بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنمەیەکی نوێی پامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشواناتین و خزمەتان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس کاکدانیا بەناوی خوای گەورە و میهرەبان ئازان کاتان باش ئاسوودە و کامەران وەختەوەر بێت لەگەڵ هاوکارانمان لە قیام لە پرۆگرامێکی نوێی پامی ڕۆژ لە خزمەتان نابین بۆ کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە بەشی یەکەمی بەرنامەکەشمان بابەتێکی گرنگی ڕۆژ پێوەست بە جیلێکی گرنگی نێو کۆمەلگایش دەرچوانی ئامادەیە باس لەوەکەی ئەمانە چۆن بتوانن پاش دەرچوونیان لە خۆنامی 12 کۆلێژ و بەشانی کە بۆ خۆیان گونجاوە یاخود لەگەڵ تواناکان و ئارزوەکانی خۆیان ناگونجێ هەڵبژێرن و توانن سەرکەوتوو بن لەو شوێنێکەوە ئایانەوەی بیخوێن یا خۆت دەبێتە خزمەتیان. ئەوسا شۆن هەر گرنگیشە قوتابیان لەو بارەوە ئاگادار دەکەین و کە ڕاوبۆچوونی کەسانی پسپۆرت لەو بارەیە وەربگیرێت کە چ کۆلێژێک هەڵبژێرن و چی لەگەڵ نمرەکانیاندا دەگونجێت و حەز و خولیاش لەم نێوەندەدا کاریگەریکی باشی دەبێت لەو کۆلێژەی کە تیایدا دەخوێنێت و سەرکەوتنی زیاتر بەدەست بێنێت. ئازان خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە کێشە و گرفتی نانەوەکان دەکەین لە سلێمانی دەوروبەری زانین کێشە و گرفتەکانیان خۆی لە چی دەبینێتەوە لە ئێستادا لە نێو بازاڕەکاندا کەمێک نرخی ئارد نرخەکەی داوەزیوە ئایا هیچ پلانێگەیە بووی کە نرخی نان لە نانەوەکاندا کەم بکرێتەوە وەکو جارانی لێبێتەوە کە پێم وایە ئێستا زۆرێک لە نانەوەکان 6 نان بە 1000 نارە کە جاران 8 نان بە 1000 ناروزانین هیچ پلانێگەیە بۆ گۆڕانکاری لە نرخەکاندا لەو بارەیەوە میوانێکمان دەبێت دواتر گفتوگۆی لەسەر دەکەین دەستپێک دەچین لای کەش و هەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەش و هەواچین پێکەوە بینەری دەوین. دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باس لەوە دەکەین کە دەرچوانی ئامادەی چۆن بتوانن کۆلێژ و پەیمانگای تایبەت بە حەز و خولیای خۆیان هەڵبژێرن و بزانین تا چەند گرنگە ڕاوێژکردن بە کەسانی پسپۆرت لە بوارەدا و بزانن کە نمرەکەیان لەگەڵ چ بەشێکدا دەگونجێت و گرنگی پێ بدەن. لەو بارەیە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر جعفەر عومەر پزیشکی دەرونی. دکتۆر زۆر بەخێر بێ. کاک دکتۆر دوای ئەوەی کە قوتابیان پۆلی 12 تاو دەکەن دەچنە قۆناغێکی نوێەوە گرنگە چۆن مامەڵە سەرەتا لەگەڵ ئەم قۆناغە نوێی ژیانیاندا بکەن دواتر باز لەوش دەکەین کە چۆنیەتی هەڵبژاردنی کۆلێژەکان. بەڵێ بەنای خۆی گەورەی میهرەبان دەستان خۆش بە تۆڕەکەتن لە ڕاستیە یەکێک لە هەرە بڕیارە گرنگ و ئاڵۆز و پێویستەکان لە ژیانی مرۆڤ بەتایبەت لە کۆمەلگای کوردیە هەرچەندە زۆربەی کۆمەلگاکان هەر بۆ شێوەیە مرۆڤ بەشێک پسپۆڕیەک هەڵبژێرێ بریتە لە هەڵبژاردننی ئەو کۆلێژ و بەشێکەتی ئایا خوێنێ ئەم بڕیارە بڕیارێکی تەواو ئاڵۆزە بۆ مرۆڤ چونکە
بۆ ئێستانی داهاتووشی لەسەرەوە بڕیارە بنیاتەنێ ینی تۆ کاتێکە بەشێک کۆلیشێک هەڵەبژێری مانایەوەی تۆ پسپۆریەک هەڵەبژێری پاشان ئەڵ بڕاردان لەسەر چوونە بەش و کۆلیژێک پێویستی بە چەند قۆناغبندیەکەی هەتەنهاوە نییە فۆرمێک پڕ بکەیتەوە بە ئاسانی بڕوە چونکە کۆلێژ و بەشەکان زۆر بەتایبەت ئێستا کۆلێژ و بەشی زۆر هەیە لە کوردستانە پاشان بڕیارەکان لەسەر ئەوەی ئایا کەسەکە ئەتوانێت بە پارە بخوێنە یان نەخوێنە یان مەسە هەندێک کەس ئێستا بەتایبەت کە حەزیان هەندێک پسپۆڕیەکە لە بۆ نمرێ لە کوردستانەوە ناگیرێ ئەچنە دەرەوە ئەخوێنن ینی ئەمانە هەمووی واکە بڕیاریی ئاڵۆز بێ پاشان بەشداریەکی زۆر هەیە و فشارێکی زۆر هەیە لە نێوان لە لای خێزان لە کۆمەڵگا لە خانەوادەکان لەسەر بڕیاری ئەم خوێندکارە ینی زۆر جار لەوانەیە خوێندکارەکە خۆی نتوانە بڕیارەکە بە دروستی بە کەسانی چواردەوری بڕیاری بۆ بن و لەگەڵ ئەوەشە ئێمە لە کاتی بڕیاردانە کۆمەڵێک هەڵچوون و عاتیفمان هەیە کە ئەو هەڵچوون و عاتیفانە تەسیرەکاتە سەر بڕیارەکەمە لەبەرەوە بەڕاستی زۆر گرنگە زۆر هۆشیار و وریابن و بڕیارەیانە چونکە ئێمە چەندین نمونەمان هەیە بڕیارەداد ئەم ساڵە کۆلێژێکە چەند جاری هەیە ینی خوێندکار هەبوو 2 ساڵ 3 ساڵی فۆتەوە بەس لەبەرەوەی کە بڕیارێکی داوە دووبارە گۆڕیوەتی 3 بار چەند بار جارێک بڕیارەکەی گۆڕێ پاشان جگە لە بڕیار گۆڕینەکە ینی کەسەکە بەو بەشە بۆ شوێنەی کە تایەتی ئاسوودە نیە مرتاح نییە جا هۆکارەکان هەر کامێک بێ هەڵە بێ لە بڕیاردان بێ فشاری خێزان و چواردەور بێ ینی کاریگەری هەست و سۆزەکانی خۆی بێ لەسەری پەشیمانە و دەریشە چێت لەوە خراپتر بەڕاستی کە لە هەمووی مەترسیدارتر ئەوەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە لە کوردستانە لای ئێمە دەرچووی زانکۆ و خوێندکاری زانکۆ داهێنان ناکا بریتە لەوەی کە ئەو بەش و پسپۆڕی هەڵیە بژێرێ لەسەر بنەمای زانستی نییە بگرێت تەنها لەسەر بنەمایەکە نمرە هەژمارەکە لەگەڵ ئەو بەشە ئایا داهاتووی دامەزراندنی چۆنە ئەو بنەمایانەی تر کە ئەگونجێ لەم بەرنامەکەمیکیان باسکەین هیچ هەژمارێکی بۆ ناکرێت تحسایی بۆ ناکرێت کاتە دکتۆر بەڕێز وەکو پزیشکێکی پسپۆڕی دەرونی هەڵسەنگاندنێ چۆنە بۆ ئەو بارەدۆخە دەرونیی لە ئێستا دروست بووە یان دروست کراوە بۆ دەرچوانی ئامادەیی کە ئیتر 12 تەواوەکەن و دەبێ بچنە زانکۆ بخوێنن یعنی هەستەکەم ناجێگیریەکی دەرونی دروست بۆ چۆن دروست بۆ هۆکارەکانی زۆرن بەس ئەمە حاڵەتە ئاساییان زیاد لە پێویست ناتەبیعیە خۆی لە ڕاستیان نائاساییە ئەو دۆخی کە دروستە بۆ خوێندکاری پۆلی 12 چونکە پۆلێنکردن و فلتەرکردنی چوونە بەش و پسپۆڕی بە تەنها بە 1 ساڵ و بە نمرە هەڵەیە ئێمە لە کوردستانە کۆمەڵ پسپۆری هەچەند ئەم ساڵانە زۆر باش وانی پسپۆڕیمان هەیە لە بواری وەرزشە لە بواری کۆمپیوتەرە لە پۆلی نۆوەکە خوێندکاران ئەچن لە بوارە پیشەیەکانی ترە هەمانە ینی ئەوە زۆر باشە بەڵام پێویستەکە پێش پۆلی 12 نەک ساڵێک بە 2 ساڵ 3 ساڵی تر جگەل لە بەشی وێژەی و زانستی چەند بەشێکی پسپۆڕێکی تر جیا بکرێتەوە بۆی خوێندکار لە سەرەتاوە ئاشنابێ بۆ پسپۆرانەی تر کە بۆی ئەچێ ئەمە کاراسانێکی زۆرتر ئەکا بۆ خوێندکار و قوتابی وە بەڵام ئەم پێویستی بە ئامادەکاری ورتر هەیە بێ لە قۆناغی بنەڕێتەوە بزانێت خوێندکارە بۆ کام بەش و پسپۆریە گونجاوە و هەڵسەنگاندنی وردی بۆ بکرێەوە تایبەتمەندی کەسیەکانی بخوێندرێتەوە پاشان جگە لە بەشی وێژەی زانستی هەرناو بەشی وێژەی زانستیەکە کۆمەڵە بەشی تر جیاگرێتەوە وا بکە خوێندکارەکە ئاڕاستی داهاتووی خۆی ببینێ بەڵێ بەدڵنیاییەوە تۆ کاتێکە 12 ساڵە خوێنی وەستاوی تەسەر 1 ساڵت لەو ساڵە شاگاتە حەوت تاقیکردنەوە ئەمە زۆر قورسە بڕیارێکی زۆر ناڕەحەتە لەبەرەوەشە ئەوانەی کە نمری بەرز ناهێنن خۆمانەوە نیە تەمەڵن و لەوانەی کە نمری بەرز ناهێنەوە خراپترن نەخێر زۆربەی زۆری فشارە دەرونیەکەی ئەو قەلەق و نەڕاکەوترسەیە کە بۆی دروستە بێت لەبەرەوە بڵە بەڕاستی پێویستەکە چەنە کار لەسەر ئەوواکرێ و خوێندکار بە وەربژیرە لە زانکۆپەکە کار لەسەر بکرێت چۆن خوێندکار ئاسانکاری بکرێت لە داهاتوە سیستەم بگۆڕ پێویستمە بگۆڕنی سیستەمی پەروەردە هەیە لە سیستەمێکەوە کە ئێستا هەموو داهاتوو لەسەر بەش لەسەر 1 ساڵ بێ بکرێ بۆی کە داهاتوو بگۆڕ لەسەر چەند بە چەندە وەکو بڕیارە بینی بڕیارێکی سەطحی و هەیە ڕۆتینانی جێبەجێ ناکرێت پۆلی 11 هەژمارەکرێن بەس بۆ نمرەیە نەک بۆ جیاکردنەوەی پسپۆڕی لە وڵاتانی پێشکەوت و پێشەوەی خوێندکار بچێتە زانکۆ پسپۆرەکەی خۆی جاکاتەوانێت بۆ ئەو پسپۆرێک کە حەزی لێتی ئارەزویەتی لەو وانانە لەو بەشانە زیاتر قاڵە بێتەوە بۆی بتوانێت سەرکەوتوو بێ کەسەکەتی ئەدوای کە چۆ زانکۆ چکە کە چوویتە زانکۆ تاوا تۆمە لێرە تاوا کۆتایی پێدە بەکارەوەز یعنی شەهادەیەک بەدەزێنی کە لەسەر و شەهادەیە کارەکەی ئیشەکەی یعنی ببینن ئەگەر خوێندکارێک لە پەیمانگای کۆمپیوتەر ئەوانەی کە پلەونەوە دەست پێیەکەن پەیمانگایانی سەر بە پەروەردە بچێتە بەشی کۆمپیوتەر زۆر سەرکەوتوترە لەو خوێندکاری کە لە 12 ئامادەیە بچێتە بەشی کۆمپیوتەر لە زانکۆ بۆ چکە و بنەما و ئەساسیاتێکی بۆ باماشەوە بۆ وەرزش
بە هەماشە بۆ بەشی پیشەسازی بۆ کارەبا بۆ بازرگانی هەموو ئەوانە بۆ چونکە بنەما ئەساسیەتیشی گەوری بۆ خۆی دروست کردو لەبەر بڵە پێویستمان پێیەتی چونکە نەک خێز نەک تاک خانەوادەکانیش مسترسیانێت تۆ ببرۆ ئەنی ئەگەر بێسا بچی بەرنامە بکە لەسەر ئەو خێزانەی کە پۆلی دوانزانە بزانێت دو هەفتەی تر بزانێت چۆن شڵەژاون چۆن وەزیان تێک چوە خێزان کۆ تەلەڤیزۆنی نابردو هەڵی گرتوتەوە نابێت دەنگ بگرێت و ژووری بۆ دابین کە و پێداویستێکی زۆری پێویستە و بینێرە بۆ پەیمانگە و مامۆسای تایبەتی بۆ بگرە و یعنی ئەم خێزانە هەمووی بێ بچی وڵا فڵان کەسمان لە پۆلی دوانزەوە هەزارێک ئەمە لە سانەوەتی خانەوادەکانی کۆمەڵگەی کوردی بەمەوە ناڵێنێ تاگواز لێ بێنە کە بۆ خۆی ئەمەش هەر شێوازی مامەڵەیەکی هەڵێواکە دووبارە خوێندکارەکە تووشی سترێس بێت زۆر باشەکان دکتۆر ئەو بنەمایانە چکە ئەو قوتابیە کۆلێژێک یاخود پەیمانگای گەڵبژێرێت دوجار پەشیمانی لە دواوەنێت واتە دەبێت چ بنەمایەک جێبەجێ بکات لە سەرەتایەدا خۆی لە ڕاستیە زۆر ڕێگە و خاڵ و بنەما هەیە بە جێبەجێکرێ بە هەڵبژاردننی پسپۆری ئێمە ناڵین نمرە هەژمار نەکرد نمرە حسابی تایبەتی خۆی بۆگرێت چونکە نمرە دەستنیشانی ئەوەکە مرۆڤ چەنێ هەوڵی داوە و چەنێ فێر بۆ لە پێشترە و جدیەتیشی دەرەخا بڕاستی بۆیە نمرە بەشێکە لە حساب بۆکردنەکە ئەوەی کە لە وەک نمرە گرنگترە بدیتە لە کۆمەڵە خاڵی زۆر کە ئێمە ئەتوانین دابەشیانکەین بۆ چەند خاڵی یەکەمیان من 5 خاڵی ئەساسی دیاری یەکەم بەڕاستی بۆی کە بەش هەڵبژێری 5 خاڵی ئەساسیەکە ئەو 5 ئەبێت هەر 5 هەژمارکی پاشان بەشەکاڵ بژێری یەکەم ئەو کەسە ئارەزوەکانی کامانن یا بەواتایەکیتر پێڵێن کەسێتیەکەی چییە هەندێک کەسی حەزیبەت کەسێکی کۆمەڵایەتیە هەندێک کەسی تر هەیە نەخەر کەسێکە حەزی بە بواری هوەری وکە هەندێک کەسانێکە کونجکارن ئەم جۆرە شخصیەت و تایبەتمەندی کەسیانە بۆ هەندێک بەش گونجاون ئەبێ ئەو کەسێتی خۆی بدۆزێتەوە حەز و خولیاکانی خۆی بدۆزێتەوە بۆ کامیان گونجاو ئەمە خاڵی یەکەمە ئێمە پێڵێن ئارەزوو یان پێڵێن ئەو حەز و ئارەزوو خواستی لەسەر یان ئەوەی کە ئەزانێت خۆی زۆری حەز لێتی ویستێکی زۆری تیا هەیە خاڵی دووەم لێهاتوویە ینی هەندێک شت مرۆڤ لە ژیانە لەو 18 ساڵی تەمەنی کە گەورە بۆ لە کۆمەڵێک شتا لێهاتووی بەمانەیە ئەوەی مەهاڕی هەیە یان یەتوانێت ئەو شتانە بە ئاسانتر لە کەسانی تر بە کاتێکی کەم و بەبێ پێویستی فێربوون ئەنجام بە مەسەڵەن کەسێک دەستی نووسینی هەیە توانێت بە ئاسانی بنووسێت لە نووسینە کەسێکی سەرکەوتو کەسێکی تر لە بواری حساباتە کەسێکی سەرکەوتسێکی تر لە بواری یعنی هەر کەسە و لە بوارێکە لێهاتووی خۆی هەیە کە ئەم لێهاتووی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە چونکە هەندێک بەشەیە بۆ نمونەتەوە مەسەڵەن خوێندکارێکە چێتە بەشی پزیشکی پێویستی بە کەسێکەیە کە لێهاتوو بە لە بواری خوێندن و فێربوونە چونکە تاوەکو کۆتایی ژیانت نەک خوێندنت منێستا پزیشکمانە بێ بخوێنم یانە بێ بخوێن چونکە کۆتایی پێ نایە ئەم زانست عیلمە بەرەو پێشەوەچەوە تۆش بێ بەردەوام خوێندکار بی بخوێنی بۆی پەرە بە خۆت بی ئەگەر کەسێک بێ لیاقە و سەلیقەی خوێندنی کەم بێ و لێهاتوو نەبێت لە شێوازی خوێندنە چونکە بەشی سەرکەوتن لە خوێندکار شێوازە ناتوانێت لە خۆناغی زانکۆیان بە شێوازێکی دروست خۆناغی پۆلی دۆنزم بە هەمان شێوەش بۆ کەسێکی دیکاتێتە بارێکی مەسەڵەن ڕاگەیاندنە بارێکی مرۆییە ئەبێ کەسێک بێ لە بواری نووسینە لێهاتوویەکی هەبێ یعنی فێر بوو بێ مەهاڕێکی پیا کردبێ ئەمە جوانتر و باشتر سەرکەوتووە بێ لەو بواری خۆی کە پسپۆری خوێندووە ئەمە دووەم خاڵ لێهاتوویە سێم ئێمە پێڵین زیرەکی مرۆڤ بە پێ یەکێک لە بیردۆزەکانی زیرەکی مرۆڤ 9 جۆر زیرەکی هەیە نەگەڵێن هەشتە بەس خۆی نوۆی سەرێکی هەیە لە کۆتایی بنەوە زیرەکی هەر کەسەمان خۆی گەورە زیرێکی پێداون ئەندێک جار ئەوترێ بەهرەش ئەنێ وشەی زیرەکەکە لەم بیردۆزاتوێن بە بەهرەش وەرجێڕین بەهرەیەکە هەیەی لەمە ئیتر خوا پێداوە یعنی هیچ پێویست ناکە جیاوازێکی لەگە کەسێکی ترە بۆ نمونە لە لێکدانەوەی فکریە کەسێک زۆر بەخێزە کەسێک لە پەیوەندی کۆمەڵایەتەکانی زۆر هەر قووەتەکە تایەتی پێویستی بەوە نیە نەخۆی بۆ ئەزیێتمان نەخۆیمانوکە کەسێکی ترمانێت لە بواری هونەریان مەسەن لە بواری جوڵی لاشەیە پێیداوە یعنی پێویستی بە هیچ لە هەوڵی ئەوێ نەماندوو بوون هەرتیایەت یعنی دانراوە ئێمە هەر یەکەمان نزیکی 2 بۆ 3 جۆر لەو زیرەکانە تیامان یا 2 بەهرانە تیامانە هەیە ئەمانەش ئەبێ بڕیاربا لەسەر چی وەربژیرم خاڵی چوارم کە بنەمایەکی ئەساسیە ئەو کەسە ئەو تاکە دنیابینی چییە ئامانجی چییە لەم ژیانە بەڕاستی ئەنی ئەو ئامانج و تەمەحاتی و دنیابینی هەیە چونکە مرۆڤ گەیشتە 18 ساڵ گەیشتە پۆلی 12 لە 7 ینی کەیتر تەواو ئەبۆ داهاتووە بە بڕوانێ دوو ئەوەندەی تری تەمەسی ئەوەندەی تری تەمەنی ماوە کە بنەما ئاساسیەکانێتی خاڵی پێنجەمیان ئەو بەهایانەی ئەو چین لە ژیانە ینی بەر کەسە و بەهایەکی هەیە لەوانەیە کە مرۆڤە بەهاکەی بۆ نمونە بەهایەکی ئاینی بێت تەنها بیل لە داهاتوو قیامەت کاتەوە ینی ئەمە بەهایەکی گرنگە بۆ ئەو کە
مامەڵی لەسەر و بنەمایانە بکە کەسێک ترێ بەس بنەماکەی بەس مادی دەستکرێت کە بەداخۆ ئێستا بۆ جیرانەکان زۆرجە بیرمان بەس لە مادەکەکەینەوە بەهای چییە لە ژیانیا ئەو بەهایانە چینکە ئەو مەسەرەن گرنگە بەلایەوە لەم ژیانە جێبەجێ بکرێت بێتە دی ئەم پێنج خاڵە ئەساسیاتی یەکەمین ینی بۆی کە مرۆڤ بڕیار بە پاشانەی لەسەر قۆناغی دووەم کە بریتە لە نمرە و شێوازی وە جیران و چوونە دەرەوە و چی بەش و زانکۆیەک وچوە ئەم پێنجابێ هەڵی بژێرە ئەنی وەج بە دیاری بکە کە کەسەکە کاتە کاک دکتۆر ینی بۆەوەی منێکی قوتابی بتوانم بۆ پێنج خاڵی بەڕێزت باست کرد لەسەر خۆما جێبەجێ بکەم کۆمە شوێنی بەڵام ئەوێ بزانم ئەو بارە دۆخەی کە ئێستاکە دروست بووە کۆمەڵێک بەش زیاتر لە پێویست گرنگیان پێدرێ یا خۆت ئەو گۆڕانکاری لە کەونا و لە ژیانە دروست بۆ بازاڕی کاری کۆمەڵێک بەش گەرمترن ئەمە واکە لە ڕووی دەرونیەوە ئیتر من سڵ لە حەز و ئارەزۆکانم بکەمەوە لەبەرەوەی ئەو بەشەی ئەمێ بخوێنم بازاڕی کاری گەرمتر نییە خۆی لە ڕاستیە ئەلێرە کێشەکە لەوە دروستە بێ ئێمە زۆر جەپان دوکتۆرەوە خەیاڵ قسەکە نەگەر ناوشتانە چۆن چی کامیان گرنگترە ئەوەی کە بەوە بچێ یا بچێتە بۆنەوە بەشی پزیشکی و بە ئیسراحەت بۆ خۆی سبێنە دامەزرەوە چەند ساڵ دامەزانێ بەس پزیشک دامەزرە یعنی ئمە قسەیەکە پرسیارێکە ئەگەر ئاوا زاهی نەسیریکن بەڵە ڕاستەوەیە بۆچی نەچێتە پزیشکێکە بۆ نەچێتە بەشی مەسەلە بەشێکە دامەزانی ئاسانە پیشە بۆ پەرستاری پەیمانگەسە زۆر خواستی لەسەرە بۆ خواستی لەسەر لەبەرەوەی ئەو کەسانی پەرستاری تەواوکەن لە پەیمانگای لە زانکە بەشە پزیشکەکان بەگشتی هەری دامەزاندنیان لە کەرتی زۆر زیاترە بەڕاستی تایبەت زۆر زیاترە و ئەتوان خۆیان مەسەن پیشیشان هەبێ لە دوکانێک مەسەن لە مختبەرێک ئایشەکە لە گەڕەکێکە لە ئەم قسێت لە ڕووی زاهیرەوە زۆر بەس لە ڕووی واقع ئەوە نەخێر بۆ ناپرسین بۆچی هۆکاری سەر نەکەوتن مەسەن بۆ ئێمە پزیشکەکانمە کەمترین داهێنانمان هەیە لە وڵاتەیە بۆ ئەندازیارەکانمان بۆ شێوازان بۆ مەسەلەی ژمێریار و ئابووری فلان و فلان و فلان مەسەرکەوتونین ئەلێرە گەوڵانی پرسیارەکەمان دەستکە لەبەر هەمومان لەسەر بنەمایی پێشوو کە باسمان کرد کە بەس ئایا پارەکەی چەندێکە دامەزرێ دا نامەزرێ بۆ نین بەراوردکە لە نێوان دوو کەسەکە کەسێک پزیشکی تەواو کردووە و حەز و خولیای لێ نەبووە ئێستا دکتۆرێکە بەزەوەی ئیشەکەی بەڕێەکە لەبەرەوەی کە موچەیەکی دەستکەوێت و داهاتووی هەبێ و پارێکی بەتەجیفان لەگەڵ کەسێکی ترەکە بەشێکی تری حەز لێ بۆ تەواوی کردو بۆ نمونە بەشی ڕاگەیاندە بەڵام مەسەل لە ڕاگەیاندنەکەی لە کەناڵە کارەکە کە داهاتەکەی سێوەندی پزیشکەکەی کە لەوانێنێ نمرێ ئەو چوار ئەوەنەیەش کەمتر بوو بێت چەندێک لەو کەمتر بوو بێ بۆ ئەمیان بە حەز و خولیا چووە بۆ سەرکەوتنی زۆر ئاسانتر لەبەرەوە ئەگەر ئەم پێنج خاڵە بۆ ئێمە باسێکم ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێت ئەگەر و هەلی سەرکەوتنی مرۆڤەکە لە پسپۆرەکە زیاترەکە وای لێ ئەکە کە لە داهاتۆ بتوانێت داهاتووی هەبێ لە بەشی کۆمپیوتەر لە ئایتی خوێنێ لە بەشی لە ئابوووریە کەسەکە بچێتە بۆری ئابووری ئێستا بەشێکی زۆر گرنگە لە دنیای لە ژیانی هەموو کاتێکا گرنگە ئابووری کەسێکە لە باری ئابووریایە سەرکەوتووە لەوانێ بەس بەڕاوێژی ئابووری پارێکی باشی دەست پێ جگە لەوەی کە هەردا بنشێ لە ماڵی خۆیان کارەکەم کە کەسێک لە بەشی ئایتیە ئەگە حەز و خولیای لێ بێ چەند کەسێ پێشەوە بچێتە زانکۆ ئێستا دیزاینەرە کەسێکی زۆر بتوانێت ینی توانایەکی زۆری هەیە ئەگەر ئەم کەسە هونەرمەندە بچێتە بەشی هونەر لە پسپۆرەکەی تێکەڵکە بە بەهرەکانی خۆی دکتۆر ینی ببوورە قسەکان زۆر تەواون زۆر جوان ئەمانە دەواازەی سەرکەوتنی هەموو کۆمەڵگایەکەن پێما بێڕانی زانستێکی کەشف بووە ئەمە ینی ئەگەر وانەکەین بەس گرفتەکە لێرەیە دامەزراوە میریەکان وا دەکەن حەزی منی قوتابی بکوژن هەر نمونونێکی حیدبوو بێ من ئەگەر چەند جاییتی بچمەوە پۆلی 12 یان 6 جاران حەزەکەم زانستی شوێنەوە ناسی هەڵبژێنم چکە پێم خۆش بەڵام دەرفەتی کارم نییە لە بوارەکەی خۆم مەجالم نادرێت داهێنان بکەم بگەڕێم هەڵکۆڵین بکەم بدۆزمەوە ئەگەر ئەمە نمونە بگوازینەوە بۆ چەندین بەشی تر لە بوارەکانی ترا ینی دامەزراوە میریەکان و وایان کردووە ئاڕاستەی بازاڕی کاریان بە هاڕاستەیەک بردو تەنها کۆمەڵێک بەشی دیاریکرا و ئەبێ ئەمە شەڕیان بۆ بکەین بۆ بەدەزێنانیان بێوەی بە دڵمان من پێمان خۆش بێ ئەمە چ دەرونیان وامان کاکشان واقعی کۆمەڵگای ئێمە وای کردوانی بیرمان لای ئابووری بەیانی بەردەوام باوکمان دەبینین بۆ تاعین نەبووە بەوەی لەبەریش بڕوانامەی نەبوو یاخود کە بڕوانامەیەکی نزمی هەیە و ڕۆژێکە خانەشین دەکرێت موچەکەی زۆر کەم ئەمان هەمووی ئەم واقع وای کردووە کە هەمیشە بە شوێن ئەو کۆلێژەیە بگەڕین کە داهاتێکمان دەستەکرد چکە زانی ئاخری ئەم کۆمەڵگای ئێمە ئەم واقعمە چۆن ڕاستی ئەگەر باس لە سیستەم گوت باسمەکە لەسەردا سیستەمە بێ گۆڕانکاری کاتە چۆن دەرونیان خۆمان بەهێزکەین ئەمە خاڵە گرنگەکەیە بەڕاستی ئەمە سیستەم واز لێبێنی چونکە ئێمە لێرە زۆر جار پێشنیارەکەین زۆر شتەڵین مەسەن منەگەر
لە کۆتای بەرنامەکە دەرفەتمە پێشنیارێکم بە حکوومەتێ 3 ساڵە پێشنیارم دووبارەکەمەوەە کەس پێت لێ ناگرێت چونکە لە بەرژەوەندی گشتی خەڵکایە لە بەرژەوەندی کۆمەڵێکی کەمەکەینەکەمینەکان نییە این بە قسێت ناکە کە بە قسێت کە کۆمەلگای باشە بێ گۆڕێ ینی تۆ پێ دوای وڵاتە کەس یاسا دەرەکرێت ڕێنمایەک دەرەکرێت بڕیارە دەرەکرێت پێش دەکرێت بە خەڵکی پسپۆر لە بوارە بۆ کەسا تۆ پرسکا بڵێ و پسپۆری دەرونین خەڵک قەلەقە بێن تووشی نەخۆشی نەفسیە بێ ئایا چی بکەین کە بکەین و پێ دوای ئەمان ناکرێت سیستەمی پەروەردە گۆڕە پێ دوای جگە لەو کەسانێک لە پەروەردە ڕاژێک نا ئەمە خۆی خەڵەتەکە ئەمە ئازم ئەمە لەمەلاچین لەمانە بچینە دەرەوە بڕاست ئەگەر قسەی جەنابەت تەواوە ئەبێ سیستەمەکە ئەگەر هەبێ بەڵێ تۆ زۆر ئیشی دەزەکەی بەتابەت لەم وڵاتەیە ئیشی تۆ زۆر زۆرترە لە ئیشی زۆر بەشیتە بەڵام ئێمە مەسەلەن خەڵکار تێناگە ینی بۆ سەب ئایتی من لە ماڵ خۆما دانیشتوە کۆمپیوتەر ئیشەکەم دیزاینەرێکی کۆمپیوتەرکەوەی کە گرافیک دیزاینەرە لە ماڵە هیچی ناوێنی چونە دەرەوەی نییە عزیەتی نییە لە بواری ساڵاتە ئەمانە زۆر زۆر لەسەر پێشکەوتو دنیا زۆر ئاسان بۆ شتەکە جگە لەوەی بەتوان بەشتی تر پێشکەین ئەوەی کە گرنگە خۆمانین بەڕاستی زۆر جار من بەردەوام پێدیمان پێوەکرێت کاک باشە من دکتۆر لە بەشەوە جیران حەزی خۆم لێ نییە بەشەکەم بەدڵ نییە بەشی تریژ نییە حەزم لێ هەرەوە بەشەی حەزم لێ وەرم ناگرێت یعنی چی بکەیانی لێرە پێویستەکە حەز بۆ بەشەکە دروستکەین ئەگەر پێش وەخت بە مناڵێ ئەڵم وەرە حەز و خولیاکان پێ بڵێ مکتێبێکم هەیە هەڵبژاردننی کۆلێژ بەڕاستیم بە تەفسیلی باسم کردو 400 ناپەڕێ چۆن بەش کۆلێژ هەڵبژێری لەوێ من پێم وتووە بە کەسەکانم ئایا بەرپرسیارەتەکان و بەشەکانت مەسەلەن حەزت لە چییە تۆ ئارەزوود لە چییە هەر شەش ئارەزۆکی کەسەکەم هێناوە چ بەشێک بۆی گونجاوە یعنی بۆ بەشەکانم نووسیوە ئەو زیرەشی هەتا هەموویمان نووسیوە لێ هاتووی 26 لێ هاتووی ئەمە پێڵم بەس دوای ئەوە چی پێڵەوەی خۆت بەشەکە خۆشەویستکەی بەچی خۆشەویستیەکەی هەوڵی زیاتر بە جددی بێ سەرکەوتوو بێ لە بەشەکەی خۆیان ئەو بشتانەی کە لەو بەشە حەزی لێ زیاتر گرنگی پێ بە خوێنەوەی دەرەکی هەبێ لەگەڵیە بەڵێ بێمە خۆمان دەرونی خۆمان بەهێزکەین دەرونی خۆمان باشترکەین و بەڕاستی لەوە دەربچین گلەی لۆمە بکەین چونکە بەڕاستی لە لۆمەکردنە سوودمان نابێ سوود ناگەین بە هیچ شتێک لە جیاتی لۆمەکردن هەوڵ بین بۆ سەرکەوتن مەسەلەن خوێندکارێکە بەشی مێژوو وەرەژیدێ خوێندکارێکە لە بەشێکی جوگرافیا وەرەگیرێ خۆم بەشانە زۆر گرنگن لە دنیا ینی خۆشتی چۆنە هەرڵی وڵی بەشەوە نا ئەتوانێت تۆ گرنگی بە بەشەکەی خۆت بێ بۆ نمونە خوێندکارێک لە بەشێکی پەروەردەیی وەرەگیرێ وەکو جوگرافیا یەکەم خوێندکارە سەرکەوتوو بێ لە بواری لە دەروناسی مناڵ و یان جوان بزانێ وەرە جوگرافیەکە سەرکەوتوو بێ ئەتوانێت ئەو نەوانەی داهاتوو جوگرافیان باش فێرکە ئێستا چێ لە ئێمە جوگرافیا بیرماوە چۆنە چۆن نییە یعنی بۆ بیرمان نەما چکۆ کە فێری کردوین پسپۆر بۆ لە بوارەکە بەس پسپۆرم بە لەبەری فێرکردنەکەی منە لەبەر هەموو ئەمانە بەڕاستی زۆر شت دەتوانین حەزی خۆیان بۆ دروستکەین لە هەموو بەشێکە بەزەبێ بگەڕێ بە دوای شوێنەکە بیدۆزیتەوە لە شوێنێکوارە کە دەواازەیەکە هەر بۆ هەڵبژاردنەکەش من زۆر جارێ ماڵە ڕاوێشانە بڵ ڕاوێشکە بۆ نمونە مەسە کەسێک بە منە دکتۆر جەعفەر وڵاحی من حەزم لە فڵان بەشە چۆرە وڵاحی من ئەو بەشە بنم لە پزیشکی لەم پرسە پێ دەڵم ئیشی خۆمە باشە بەڵام ئەلە شوێنەوە ناسم کاک شوان بڕۆ پرسیاری لێ و هەموو شتێکی زانیارێکی پێدا ئەمیت بەس منیش ناچم هەسێکم زۆر جانم کاتیان ڕاوێش بکە ڕاوێش بە کەسێک کە حەزی لە بەشەکە بە تیا سەرکەوتووە جاتۆچی بە کەسێک بڵێ خۆی بە زۆر وەرگیرانە طبعا هەر زەم و لۆمەیەکە چەمە لەو کتێبە باسی 61 بەشم کردووە خۆم نییە هەر کەسە پسپۆرە باسی کردووە ئەلەوێت تۆ دەی گرنگە باسی هەلیکارم کردووە هەلیکاری کام بەشە هەیە چۆنە چۆن یعنی سێنج بە یعنی زۆر جارە بەکارێن هەلیکار وازن هەلیکارە بە هەر حکوومەت دامان مەزرێنێ من لەو ماوەی لەو بەشە لە بەشێک لە بەشەکانە باسی کشتتوکاڵ چوار بەشی کشتتوکاڵی تیا باس کراوە ینی زۆرینان باسی هەلیکاری کەسی ئەەکە ئێمە سۆجر هەلیکارمانێ هەلیکاری حکومی هەلیکاری تایبەت هەلیکاری کەسی هەر چوارەتوان هەلیکاری کەسی هەبێت کەسێک خۆی کار دروست دکتۆر دەمێت پرسیارێک بکەم بیبەستمەوە بۆ بارەدۆخی کە خێزانەکانیش ناچارە بن خوێندکارەکانیان وا لێ بکەم من دەمێت نمونەیەکی حیت بۆ باسکەم بۆ بەڕاستی سەرنجی بەڕێستمەوە لەسەرم بابەتە من خێزانێک ناسمم ساڵ پۆلی 12 ئامادەیان هەبوو بە مانای کەلیمە خێزانێکی بەڕێز و پەروەردەیەکی جوانی مناڵەکە مناڵەکەشیان لە کۆمەلگای کوردەواری شتێک لێ بە زەهری مارەوەخرێ نۆڕێک و پێکە ئیمکانیاتی باشیان بۆ کردو بەڵامی تر توانێوانە بۆ سەد بێنێت ینی چی بکە نەیەناوە هەشتا هێناوە ینی دایک و کەسوکارەکەی دەڵێ مەرخوا بزانێ خێزان خزم و کەس چەند لۆمەیان کردوین بۆچی مناڵەکەتان هەشتا هێناوە ینی گرفتەکە لێرە هەسا لە ڕووی دەرونیەوە لەسەر خێزانەکان بارەدۆخێک دروست بە لە ترسی لۆمەی خزم و کەسیش دەترسن لە کاتێکە ئەمان هیچ کەم و کورتێکیان نەبووە ئەوەی کراوە و تواناکەی هەر ئەوەوە ئەمە چ بارەدۆخێکە تێکەوتوین لە ڕووی دەرونیەوە خۆی بەڕاستی ئەوژیشێکە لەو خاڵە خراپانەی کە هەیە ئێمە هەموو کاتێک سەرکەوتنە بەسینە بنمرە بەرزەکەەوە ینی مەرجنی سەرکەوتن نمرەی بەرز بن ئێمەڵە سەرکەوتن هەوڵدان ینی مرۆڤ هەوڵێکەدا بۆ شتێک بەدەستی بێنێ مهم هەوڵی داوە ماندوو بووە خوێندوویەتی تێکۆشاوە
تەوا ئەوەندە بەسە لەسەری بەڵام ئەگە خوێندکارێک ئیمالی کردو کەم تەرخەم بۆ نمرێنێنەوە جێگی لۆمەکردنە ئێمە کۆمەلگایەکین هیچ حسابێک بۆ باری دەرونی تاکەکان ناکەین من دابەزێنم فلان کەسم ئەوەی هێنا و ئاوا بۆ فلان ئاوا فلان ئاوا بۆ ئەمە تەسیرکات سەر دەرونی ئەویتر جارێک دای بەزێنن پیرۆزبایی بکە بەس پێویست ناکە هەموو جارێک ئەمە زیندووکەیتەوە باسیکەیتەوە یا مەسەلەن خانەوادەکان یا کۆمەلگاکان بێن لۆمە و سەرزەنشتی کەسی بەرامبەرکەن لەسەروی کە میهێنەوە چکە بەڕاستی یعنی بن ئێمە گەر بین لایەنە دەرونەکەی مرۆڤ لێک بینەوە ینی خوێندکار ڕۆژەدانە خوێندکارەکە مرۆڤ تووشی عقدە بکە کاریگەرێکی زۆر خراپی درێژخانی لەسەر بەڵێ خوێندکارێک گوتی من 2 ساڵ وازیە نابوتی من لە خوێندکاری لە پێش مۆڕشاوە تەوە جۆم تێکچوو ئەو بۆ ڕشاوەتەوە خۆی قەلق بووە ئەمشاوی قەلق کردووە تۆ ئەم سترێسەکە بۆی دروستە بە پەیوەندی بە زیرەشی ئەمەوە نییە پەیوەندی بۆ تووشی سترێس بووم ئەزانین سترێس چی لە مرۆڤەکەکانە سلمانی قەلق کە قەلق بووی وایە پەردەی بخاتە بەر چاو ڕەشە گۆرەکە نابینێت یعنی من خۆ خوێندکارێک خۆم دەرەجەم بەرز بوو بەس لە قۆناغ نەخەکان جارە بۆڕەکە من نبینەوە چیە سترێسە ئەم سترێسە وای لە خوێندکار کردو سەرکەوتوونە بێت نەک خوێندکارەکە تەمەڵ بێ ئەگەر بێ تستی زیرەکی بکەی ئایکیو بۆ کەسانە بکەین لە ڕووی زیرەکی چونکە زیرەکی زۆر تستی فێربوونە یعنی بکەیلانە زیرەکی ئایکیوکەی ئەمەی 8 هێناوە لە 95 باشتر بێ بەس ئەم دەرفەتەکەی باشتر بوو باردۆخی باشتر بە سترێسی کەمتر بووە ئێمە ئەڵێن هۆکاری سەرکەوتن لە پۆلی 12 هۆکاری سەرکەوتن هۆکاری سەرەکی سەرکەوتن لە پۆلی 12 پەیوەندی بە ئیرادە و بەتوانە و بە دەرونی کەسەکەەوە هەیە بۆ یەکەم شە دەبێت دەرونی بەهێزکە من بۆ خۆم چەکملوانێ دژی هەر هەموو خولێکی هاوینم هیچ پێم پێویست ناکە خوێندکار لە 11 دەرچوو و جای دیژە قسەم کردوت و دووبارە شێکم پێماگەکان پیان ناخۆش بست دەرچوو لە 11 خێرا خۆی بکە بە پۆلی بە بچێ دەورە بخوێنێت و 3 دەرز لەوە بچوار و ئەمە غەڵەتە ماوەسێت نایەوێ یەکەم ڕۆژ 15 یا 4 ساڵ تقریبا حەڤەیە یەکسەم ڕۆژی دام یەکەم ڕۆژ دەستکا بخوێندن بڕۆن بپرسنەوەی کە سەرکەوتن زۆینان ئەو ستایلان بەکارهێنا ئەوش بەکارێنن ئەمە سترێسە بۆ دروستەکە خۆی بخۆی فشارە ئەترسید خۆت دەبەر ئەمانە هەمویان هەڵن ئێمە ئەبێ هەوڵ بین هەتا ئەتوانێت سترێسی کەم بکەن کە دەروون ئاسوودە کرد دەرون ئاسوودەکان بڕۆ دەورەی خۆت فێرکە دەروون ئاسوودە بێت چۆن سعیکەی دووەم شت شێوازی خوێندنە بەڕاستی زۆر باشەکە دکتۆر ئەمە بکەینە دوا پرسیار زۆر جار دڵسۆزی خێزان وا دەکات حەز و خولای ئەو قوتابیان بکوژێت بۆ نمونە ئەوێ لە نزیکی خۆی بێت نمرەیەکی هەیە لەو کۆلەژێک نێو شارەکەدایە لەو شارەدای وەرناگیر بەڵام بە نمرەیەکی نزمتر لە شوێنێکی دوورتر ئەم قوتابی وەردەگیرێت خێزانەکەی دایک و باوکی نایڵم چێتە دوور بکەوێتەوە لێیان ئەمەش تا چەند زیان دەگەێنێت بە حەز و خولای ئەو کەسە بەڵێ بەڕاستی زۆر خاڵیتر هەیە مەسەلەن مەگە بێنە بەشیتم بەشی یەکەم ئەم پێنجە و بەشی دووەمیش چەند خاڵێکی ترمان هەیە کە گرنگە چەند خاڵێک ترمانە کە گرنگە باسیکەین بۆ نمونە ئایا خوێندکارەکە پێویستەکە خێزان ڕێگری لێ بکە بۆ چوونە دەرەوە بەڕاستی شتێکی خراپە یعنی زۆر جار ڕێگری لێکە بۆی لەوە خراپترەوەیە تۆ لە بەشێکی کۆلێژ و هێنە پەیمانگا کە کۆلێژ زانکۆیە بە کالۆریۆسا توانە سەری و بخوێنێ هێنە بەشێکی پەیمانگا بخوێنێ ئەمە خاڵێکی خراپە خێزان زەختی لێکە بۆی بچێتە بەشێکەوە نەم حەزی لێ نەمتوانین لەم بە خەڵکی نایە من پێم خۆش نێ و بەشای خەنەوە بەش و کۆلیژۆکە ئەو حەزی لێ نیە ینی ئەمە کێشەیە هیچ حسابێک ناکەن بۆ مەسەلەی هەندیشتی تر هەیە لەوانە ئەم دایک و باوکەوەندی مەستەفی تیاکەم چێت کۆلیژێک لە دەروی شار بخوێنێ لە لای خۆیانەوە لە بەشە کۆلیژە بخوێنە بەس پێ پارەی بۆ بن لەوانێ تۆزێک زیاتری بۆ بن ئەوەی کە مەستەفی لە دەروی لە بەشێکی باش لێرە بخوێنن لای خۆیان بە ئێوارانە بە پاڕانە لە بە شتێکە ئێنێ بێ هەموو ئەمانە هەژمار بکرێت شوێنەکەی چوونە دەرەوە ئێمە ناڵێن ئیتر بۆ هەر شوێنە بەڵام پێویستەکە بەڕاستی خوێندکار ئازاد بکرێت گوناحە بەشێکی حەز لێیە لە شوێنێکە لە دەرەوەی شارە چێتە بەشی ناوخۆیی ڕێگری لێ بکرێت گوناحە دایک و باوک بە زۆر بڵاو بخاتە بەشەکەەوە گوناحە دایک و باوک بڵێ من حەزی لی بۆ بچێتە فڵان بەش خۆی نوەری نەگرتە حەزی خۆی لەسەر مناڵەکە زۆر خاڵیتر هەیە من ئێمە پێڵە هەڵەکانی هەڵبژاردن زۆر باشە کاکتۆرگەچی کاتمان زۆر نەماوە یان هەر تەواو بۆ بەڵام ئەمێ بەڕاستی ئەگەر ئەم کتێبی بەڕێزت هەر قوتابیەک بیخوێنێتەوە ڕەنگە کاریگەریەکی باشی هەبێ ئەم کتێبە حەزەکەم خۆت ئاخیر تۆزە قسەی لەسەر بکەی و ئەمێ بزانم ئەمە هەر ئاوا دەسەکەوێ یان تەکلیفێکی لێ بکەین بیکەی بە PDF هەرچەنە هەوڵومان و بوونەکانی جەنابی شت حەقی خۆتە مەسەلەن پاداشتەگوری بۆی زۆرترین خوێندکار وەکو دیارێک ئەم ساڵ بڵاوی کەیتەوە بە PDF زۆرترین قوتابی خوێندکار دەستی پێ بگات ئینشاءڵڵا بەڵام ئەمە لە ڕاستی ئەمە 2 ساڵ پێش نووسیمان بە شێوازە گامە دەکرا دوو بەشە بەشێکیان لەسەرەوەی قۆناغ بە قۆناغ خوێندکار چۆن هەڵی بژێرە بۆ چ بەشە گونجاوە ئەمە بەشێکە بناوی هەر بناوی هەڵبژاردننی کۆلێژەوەی چۆن بەشەکە هەڵبژێرێ
پی ئەڵێ ینی تا ڕادەیەکی نزیشیە کاتدا ڕێزبەندەکەشی پێ ئەڵە چۆنی بێ بەشی دووەمی 61 کۆلێژ و بەشمان باس کردووە ئیتر لە بەشی پزیشکی کۆلێژی پزیشکی بێ لە ڤێتنەری بێ لە ئیتر بەشەکان بەگشتی لە ئابووریە لە دارایی بانقە لە زۆر بەشی تایە بەڕاستی مێژووە جوگرافیایە تەنانەت پسوارەکەشمان جا کردو دە پەروەردەی هەرچیەکە ئەمە ئەبێتە بە چاڕوونیەکی زۆر باش بێت تەمان یارمەتێکی زۆریە دەکە کەسەکە لە تۆش دڵە گەورە بێ کە بە PDF و بڵاوی کەرۆگەر چیمانوبوونی جەنابش حەقی خۆتە بەس دەتوانی بابزانم ئینیشی کەی با بڵێن لەبەروی وێرشنی نوێ بخەیتە بازارەوە مەسەن گۆڕانکارێکی تیا بکەی بەشی تازە بێتە ناو بەشەکان خۆ پلانی هەیە بەشی تازی بخێنە سەر ئەوە ئیشاڵان کێشەمە نابێت توانین بیکەین بەس لەوە گرنگتر من و خاڵەکە ئەگەر کۆتایی بەرنامەکەیە بەڕاستیە من دەستخۆشی لە حکوومەتەکەم لەم خاڵی کەوای کردووە بەشی خوێندنی ئێوارانی کردوتە بۆ کەسانی کە تەمەنیان هەیە خودت ناتوانن بخوێنن بە ڕۆژە بۆشی پاڕەڵی کردوتە بۆ کەسانی کە نمرەیە گەتوانن نمری نزمیان هەیە نمرەیەکی بەکردنەوەوانە بە پارەیە کە بچن لە بەشێک بخوێن کە حەز و خولیان و لەوانەیە ئەمەی کە بە پارەکە چێت لە پاڕە لە خوێنە زۆر سەرکەوتور بێ لەوەی کە بەبێ بەرامبەر خوێنوێتی بەڕاستی بەڵام ئەمە زۆر شتێکانی ئەمەیشەکە لە خاڵە هەر ئەرێنەکان ئەوتی من بیرمیە لەم مەسەلەی سیستەمی وەرگیرانە یەکێک لە خاڵە زۆر باشەکان یەکێک خاڵی باشەیە بەڕاستی گۆڕانکاری کراوە بەس گۆڕانکاریەکان ئەو خاڵە سەطحیە شتێک نییە کڕۆک ناو کۆرۆکەکە بێ ئەمە زۆر چاکە ئەنی جێگەی دەستخۆشی بەس پێویستەکە ئەمە هەلی یەکسان بڕخسێنێ بۆ کەسێکە هەیەی بۆ کەسێکە نیەتی یعنی ئەمە تەنها ئەو کەسانە کە توانیان هەیە بخوێنن پاران هەیە ئەتوان بەڕاستی بچن ئەمەش بێتە هۆی دروستکردنی چینایەتی بۆ کەسەی پارەی هەیە چەند نمرەی بێ کرێتەوە لە کۆلێژی پزیشکی 12 میلیۆن چیە ئەودا ئەوە نەژەدا بەس بۆی بخوێنێتەوە پێشنیازەکە ئەوەیە حکوومەت هەرچ قورس نییە سنووقێک دروست بکە بە ناوی سنووقی هاوکاری خوێندکار بۆ خوێندن هەر خۆیەتی خۆی پارەکە وەرەگری یعنی پارە بۆ شوێکی خۆ پارە نادن بە دەست دەوڵەتێکی تر خۆمانی نەچێتەوە ناو باوکینا جوفانی ناو حکوومەتەوانێ ئەمە بکاتە سنووقێک بە قەرز بیدا بۆ خوێندکارانەی کە ئێستا هەیە من کەفیلی فڵانەکە بۆ کەفیل بیدا بە خوێندکارەکان بە قەرز کە تەواو بوو بە چەند ساڵێک دەتوانێت بۆی بژێڕێتەوە بۆی هەلی یەکسان بڕخسێنێت بە پێچەوانە بەڕاستی ئەمە زۆرتە هۆی دروستکردنی نادادی کۆمەڵایەتی زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر جەعفەر پزیشکی دەرونی سپاسکەم لە سپاس دەکەین دکتۆریان لازان خۆشەویستان لە کۆیە بەڕێوەچوونی کۆرسی پەروەردەی بۆ شەیدی فەرموودە هەرێمە سوەد کراوە پێکەوە بینەری ڤیدیۆک دەبین لەو بارەیە ناوەندی کۆیەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خێوەتگەیەکی بە ناونیشانی کۆرسی پەروەردەیی هەرێم ئەسوەد بەڕێوە برد ئامانج لە کۆرسەکە پەروەردە و پێگەیاندنی گەنجان و شارەزابوونیان بوو لە ئاینی پیرۆزی ئیسلام گومانی تێدانی ئێستا لە دنیادا پرۆسەی پەروەردە بۆتە پرۆسەیەکی ئاڵۆز و بە سیفەتی بەریەکەوتن و تێکەڵبوونی شارستانیەتەکان و ژینگەکان و هەروە کاریگەربوونی پەروەردەکان لەسەر ژینگەی وڵاتانی جیاواز بە کللتور و بە فەرهەنگی یەکتری وای کردووە کە ئەرکی پەروەردە قرس بووە گۆگران بووە ئێمە لە ڕاستیدا بە درێژایی ساڵانێکی باش لە بواری پەروەردەدا سواز بەخوای گەورە کار دەکەین و لەو بوارەدا توانیمانە سواز بەخوای پەروەردگار خزمەتێکی بەرچاو و خزمەتێکی باش بە گەشانەوە و گەشەپێدانی پرۆسەی پەروەردە بکەین لە هەرێمی کوردستاندا. هاوڕێیانی هەرێم ئەسوەد بەڵێنیان دووپات کردەوە کە هاوڕێیەکی وەفادار بن و درێژە پێدەری ڕێبازەکەشی بن هاوڕێیانی هەرێم دەڵێن لە هەرێمەوە فێری وەفا و دڵسۆزی و خۆشەویستی بووین بۆ یەکتری ڕێکخراو قوتابیانێکی کە لە ڕێکخراوە دڵسۆزەکان یعنی کە لەگەڵ لایەنی ئیسلامی لایەنی ڕەوشت کللتور لەگەڵ لایەنی دابوو نەریتی کۆمەڵگای کوردیە ئەگونجێ کە بە دڵسۆزانە هەوڵی داوە کۆمەڵێک گەنج من بە چاوی خۆمەوەم دیوە کۆمەڵێک گەنجی لە کافتریا و لە شوێنە خراپەکان بە شێو هاوشەوەی ئەو ڕێکخراوانەی تروەکو خۆی بەڵام هەوڵێکی زیادە هەنێ ناوچەی تەنانەت پارەیان نەبووە بە گیرفانی خۆیان یارمەتیان داون بۆ لەبەر دڵسۆزی بۆ ئیسلامەکە من حتا ئەتوانم من حتا بکرێ قەرزاری و ڕێکخراوەم چکە بەڕاستی ڕێکخراوێکی دڵسۆز بوو ئەوەی کە من پێم کرا ئێستا پێم ئەکرێ و پێشتر پێم کراوە هەمووی زۆرینەی زۆری ئەو ڕێکخراوە و ڕێکخراوی سەنتەری حکومەت من قەرزارباریانە وەفا بۆ
بەرامبەرەکە دەگومان هەرێمجان ئینشاءالله خوا گەورە لێ خۆش بێ دەرسێکی زۆری بە ئێمەدا بەڕاستی قودوەیەک بوو بۆ ئێمە من تقریبا 4 ساڵ هاوڕێی ئەو کوڕە بوو 4 ساڵ هاوڕێی کوڕە بوو باوڕکە هەتا نەمرد من قەدرم نەزانی بە تەواوەتی قەدرم نەزانی مردنی ئەو کوڕە بۆ من بووە دەرسێکی زۆر گرنگ لە کاری ئیسلامیدا چونکە ئەو هەمیشە دڵسۆز بوو بۆ کاری ئیسلامی ئیخلاص بوو بۆ کاری ئیسلامی لە هیچ شتێک سڵی ناکردەوە لەوەی ناپرسی کێ و چۆنە هەر شوێنێک هەر جێگایە کارێکی خێری پێوە بێ شتێک کاری خێری پێوە بێ خێری پێوە بێ ئەو دەستی بووە بێ هەرێم ئەو گەنجە بوو کە لە سەرەتای مانگی تەمووز و لە کاتی ئامادەکاری بۆ پرۆژەی بەهای فەرموودا تووشی ڕووداوی هاتوچۆ بوو دوای 1 هەفتەمانەوە لە نەخۆشخانە دوجار گیانی لەدەستدا شێوازی ژیان و مردنەکەشی کاردانەوەی بەرفراوەنی بە دوای خۆی داهێنا. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە پەیامی سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان لە چەوەری دومی بەنامەکەماندا باز لە کێشە و گرفتی خاوەنانەوە خانەکان و سەمونخانەکان دەکەین زانین لە ئێستادا کێشە گرفتەکانی خۆی لە چی دەبینێتەوە وەروە باز لەوەش دەکەین کە ئایا هیچ پلانێگەیە بۆ دابەزاندنی نرخی نان لە نانەوەکان و سەمونخانەکاندا گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز سەلاح ساڵح نوێنەری نانەوەخانە و سەمونخانەکانی سلێمانی. کاک سەلاح یان زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە. بژی سپاسان بەخێر کاک سەلاح قوربان کاکشوان لە خزمەتتانم. کاک سەلاح لە ئێستادا کە کەمێک نرخی ئاردا بەزیەوە هاوڵاتیان بەگشتی چاویان لەسەرەوەی کە ئایا گۆڕانکاری دەکرێت لە نرخی ناندا؟ بەڵێ کاک دانێر وەڵا ئەوەی ڕاستی بێ وەکو نرخی بڵێم لە ئێستا دابەزێ لە ئێستادا نابەزێ لەبەرەوەی ئێمە پێشتر فەردەیەک ئارد سەری لە 35,000 دینارە بۆ داوامان کردووە کەیان هەنێ تەڵەبیاتمان هەبووە لە حکوومەت هیچیان بۆ جێبەجێ نەکردین وەکوەوەی کە تقریبان 6 ساڵ لەمە پێش ئێمە حەسەی سوتەمەنیمان هەبووە سوتەمەنیەکانیان هەمی بڕێوین ئیتر بە ڕێژەیەکیش وەکو ڕسومات و دایرە و زەمان و ئەمانە هەمیمان لەسەرمان زیایی کردووە هەچ کاتی ئەگەر ئەمانەمان بۆ جێبەجێکردن ئێمەش نرخەکانی نەخوارەوە بەڵام لە ئێستا خۆتان ئەگەر بزانن بە ڕێژەیەکی بەرچاو بە بۆنەی شەڕی رووسیا و ئۆکرانیاوە سەری ئارد زۆر بەرز بۆتەوە واتە کێشەکە بەس نرخی ئارد نییە بۆ ئێوە بەڵێ هەتا سوتەمەنیش ئێستا جاران لترێ گازمانەکڕی بە 450 دینار 500 دینار ئێستا لترێ گاز بە 150 دینار ساحب فرنێک یان سەموخانەیەک لەکوێی بێنێ مۆلیدەکەی بە گازی شەکە فرنەکەی بە گازی شەکە ئەمە قەینا نانەوەکان تا ڕادێک بە غاز ئیشەکەن بەس سەمونخانەکان هەمیان بە گازۆیلی شەکەن ئەتر بە بۆنەی ئەوە یعنی سعرەکانیش سەری ئاردیش فەردێ ئارد لە 30,000 و 33,000ەوە ئێستا تا ئێستێش کە تۆزێک دابەزیوە تا 50,000 ڕۆیشت 47,000 ئەمانە بەڵام ئێستش کە دابەزیوە نەهاتۆتە ئاڵەتەکەی پێشووتری نەهاتۆتە 45,000 ینی 45,000 44,000 ئەو نەهاتۆتە خوارەوە ئەگەر بێتە خوارەوە بۆ نرخەکەی جاران مەسەرەن بێتەوە سەر 33,000 و 30,000 وانە ئێمە خۆمان یعنی بەبێ حکوومەتیش پێمان بڵێ چونکە بازار ئیمڕۆوای لێ هاتووە یعنی تەڵەبیات تۆ ئەگەر سعرەکەت نێنیتە خوارەوە نرخەکە نین لە خوارەوە خاوەن نانەوەخانەیەکی کێ دەهێنێتە خوارەوانێ و ئەو کاتە تۆش مەجبوری بەڵام ئێستا بۆیە هەموو خاوەن نانەوەخانە و سەموخانەکان بۆ ڕێژەی ساریان بردۆتە سەر شتەکان گران بەس کاک سەلاح ینی الحەق خواڵ ناگرێ من چەند نانەوەخانەیەکیم بینی ینی توانم بڵێم ناڵێم هەمووی بەڵام دوان تاسیانیش وڵا بینیم سعریان یان نانیان هەشت نانیان کردبوویەوە بە هەزەباسی نانەوەخانەکانەکەم نازان بۆ سەمونخانەکان کاکشانجا ئێمە دەست پێشخەریە ئەمە هەنگاوێکە قوزەکیان لە خۆیان کردووە خەزێوەنە دەست پێشخەریە نەهنگاوێکە ئێمە لژنەی قایمقامێت بەڕاستی چاودێری بازرگانی وەکو کاکسۆرانوان ئێمە پێشتر کۆبوونیەکمان لەگەڵا کردوون
دانیشتوین لەسەر ئەوەی ڕێکەوتوین بە ڕێژەی وەزنەکان جا بەڕاستی تۆ ئێستا ئەچیتە نانەوخانەیەکەوە هەش نانەیە بە 1000 دینار بەڵام تۆ نازانی وەزنەکەی چەنە هەیشە 6 بە 1000 دینار ئەوەی کە 6 بە 1000 دینار مەفروزە 105 تا 110 غرام بیبڕێ بەڵام ئەوەی کە 8 بە 1000 دینار 80 غرامی بڕێ تۆ بینی هەر نانێکە بەڵام لە غرامەکە فەرقی هەیە کابرا لەوانێ بە عادە دەڵێ وەڵا هەژنانە بەڵام تۆ ئەگەر بیتە واقع ئەوانە گونکەکان بکێشی لە گونکەکانە ئەم کەمی کردووە بەڵام لە عادەدا زیادی کردووە هەرێک باشە قەڵەویش نەبینانی زۆر نەبێنەوە کەواتە کاک سەڵایانی بە تۆزێک واقعبین بین کۆمەلگای ئێمە خاکی ئێمە دەشتی شارە زور بتوێن پێنجێن ئەمانە باشترین دەشتی هەولێر سەلماوە بۆ گەنم زۆر گونجاوە بە درێژایی مێژوو بێستەشەوە ینی کارەسات نییە ئەمە لە هەرێمی کوردستانە ئێمە چاوەڕێ بکەین لە ئۆکرانیاوە گەنممان ببێتەوە دەبینی ئەو هەموو گەنمەی شارەزوو لەسەر شۆستە و شەقامەکان دانرێ کاتی کۆکردنی وەزبی گەنم چی لێتەوە گەنمە خۆی زۆر ڕاستە کاکشوان ئێمە زۆر جار لەگەڵ لایانی پەیوەندیدار بە حکمیەوەی کە ئێمە چەند ساڵە لەم بوارە ئیشەکەین ئەمانەی کە ئێوەڵێن هەمیمان خستۆتە بەرچاو بەڵام کێشەیەکمان هەیە من ڕێزمێ بۆ یعنی وەزارەتی زەراعە بووە چەند ساڵە لەمێ و پێش ئەم پیلانەی هەبووە ئێستا لە وڵاتان ئێمە زۆربەی وڵاتان ئەچین چونکە بە حکمی ئارد هەر ئیشی ئاردیشەکەن ئاردیشێنین زۆربەی وڵاتەکان وەکو تورکیا وەکو ئێران وەکو وڵاتانی کە ئارد ئەنێرنە دەرەوە و ئیسترا دەکرێت ئەم وڵاتانە ئێستا بۆ نمونە شوێنێکی وەکو شارە زۆر حەقە حکوومەت خۆی بنەتۆیەکی باتێ کە خاص بۆ ئەو گەنمە بێ بەڵام ئێمە زارعەکانی ئێمە ئەڕوا لە بازاڕە گەنمێکە کرێ وەڵامە گەنمی مووسڵیە ئەومە گەنمی فلان ئەمە ئەخۆی ئەو بنەتەوە هەموو گەنمێکیش بۆ ئارد نابێ ئەی چۆن هەبێ گەنمێک بێت کە ئاردی لێ دەرچێت ئێستا گەنمی وا هەیە بیکە بە ئارد مەسەلەن لە 100 تەن گەنمە 6 تەن ئاردی لێ دەرناچێ گەنمی واش هەیە بیکە بە ئارد لە 100 تەن گەنمە 80 ئارد دەرەچێت بیستێ بێتە کەپە تۆزە لەسەر ئەو مۆزوع زیاتر ینی شتێکی دیکە هەمسەشەکان سەڵایانی بۆچی ئەم ئاردیبایە هەیە ینی هەر بەکار ناهێنرێت ناچێتە سەر ساج یاخود ئەوەیە کە دروست ناخداچی لێت کە بەکار ئاردیبایەکەش هەر هەمان کێشەیە بۆ نمونە گەنمێکی وامان نییە هیناخۆ خەتای نە ئاشەکانە چونکە ئەو ئاشانە هیچیەوە نییە زۆر کەسەیە ینی بە هاوڵاتیان لەمە بەرچاوڕوون بن زۆر کەسی ئەڵەوەڵا کاکەمە لە ئاشەکە ئیسوتێنن ئەم شتەوان نییە ئەمە هیچ ئەو گەنمە یعنی یازایی وەکو چی وایە وەکو نانەوخانەیەک و سەموخانەیەک وایە ئەگەر نانەوخانە و سەموخانەیەک ئاردێکی باشی بۆ دابینکەی بەڕاستی نانێکی جوان و سەمونێکی جوان تیاتێ بەڵام ئەگە ئاردەکەی پێزی نەبێ نانەکەی بەکەڵک نایە ئەسووتێ خراپە مەعمەلی ئاردەکانیش گەنمێکی باشی بۆ بەرێ جوانترین ئاردە بۆ دەرەکە بەڵام تۆ ئەچی گەنمێکیتی هەمی سنگ لێدا و گەنمێکیتی بەڕاستی بۆ ئارد نابێ لە هەموو لایەکۆ کۆیەکەن و مانگی وا هەیە ئاردەکەی باشە ئەتوانین ئێمە ئیسفادەی لێ بکەن وەکوانەوە سەموخانەکان ئیسفادێکی لێکەین بەڵام مانگی وا هەیە ئەو گەنمێکی هێناویانە بەکەڵک نایە کەواتە کاک سەڵایەوە هەستان بەوە کردەوەم گەنمەی لە بەشێکی زۆری کوردستان بەرهەمەیە بە کەڵکی ئارد نایە باشە بۆچی لایەنە پەیوەندیدارەکان هەستیان پێ نەکردووە ینی هەست حکمەتەکەی لە چیە ئەگەر بۆ منە تۆ جوتیارێک بێنی بڵێ ئەمە بنەتۆیەکی باش و با سبەی چەند تەنێک گەنمی هەبێ بکرێ بە ئارد خۆی ئەزاین چۆنە بەڕاستی مەسلەی ئەوەی کە هەستیان پێ کردووە بەس ئەم گەنمە حکومەتی هەرێم خۆی دابینی ناکە ئەم گەنمە حکومەتی عێراقی ئەیدا کە حکومەتی عێراقی شەیدا ینی ئەمان ناتوان تەداخلی تیا بکەن تێگەی لەبەرەوەی حکومەتی عێراقیە پارەیەگەدا بۆ گەنمە وەریەگرێ لە جوتیاران ئێشیداتەوە بە معمەلەکان و بەڵام گەنمە ئاردەکەی بەکەڵک نایە یعنی ئەو ئاردە باوەڕەکەی زۆربەی زۆری تەسەورەکەی بۆ ئالەفی بەکارێ زۆربەی زۆری بۆ دەواژینەکان و ئەوانە بەکارێن یعنی کەمێکی هاوڵاتیان ئیسفادەی لێگەن ئەگەر مانگێک ئاردەکەی باش بێت
ئەوە هاوڵاتی سوادی لێکە بەڵام ئەگەر ئاردەکەی باش نەبێ و خاو بێ زیاتر بە ئالەفی سەر بێت. ئاسەڵان ئاماژت بۆ کرد کە ساڵانی ڕابردوو ئێوە سوتەمەنیتان بۆ دابی نەکرا پرسیارتان کردو هۆکار چییە کە لەم ساڵانەدا ئەو سوتەمەنیەتان بڕاوە یاخود بۆتان دابین ناکرێت و هیچ هەوڵێکتان داوە کە دووبارە ئەو سوتەمەنیەتان بۆ بگەڕێتەوە بۆتان دابین بکرێت؟ وەڵاهی ئێمە زۆر هەوڵماندا بەڵام تر بەڕاستی تەواو بێئومێد بین ئەجینا قەراریان پێدان ئامادەیان پێداین کە هەموو فڕنێکی سەمون جاران 5,000 لتر ماهانە گازمان وەرەگرت یان نەوتمان وەرەگرت بە سارێکی زۆر مناسب بەڵام ئەوانیان هەمی بڕی ئێکە ئەوەشیان بڕی تر تۆ زەختەکە هەمیەچێتەوە سەر هاوڵاتی نەک ئێمەش هەچێتە سەر هاوڵاتی کە تۆ شت گران بوو مەجبوری سارت بەرزکەیتەوە کە ساریش بەرز کردەوە باجەکەی بە هاوڵاتی بیدا. ئێمە زۆر لەگەڵ لایانی پەیوەندیدار لەگەڵ حکوومەت زۆر ئەوەمان کردەوە وعدیشیان پێداین هەتا لەم ماوەی پێشوایە وتیان کاکە سیستەمی فڕنەکانیشتان هەمی بکەن بە غاز تەنچی دابنێن و غازتان نەدەینێ کۆمپانیایەکیان ئێنا ئالاساس غازمان پێ بدەن کەچی دوایش وا دەرنەچوو نایانداین. باشە کاک سەڵانی بەڕاستی با هەمومانیانی چۆن پشتیوانتان بین چۆن هاوکارتان بین ڕەنگە ئێستا گرانبوونی جلوبەرگ لە بازار تا ڕادەیەک زۆر کاریگەری نەبێ من ئەم ساڵ ئەمە ناکڕم ئەم مانگە نایکڕم مانگێکی تووەگرم یان تۆزێک مەجای تایە بەڵام نان بابەتێکە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە بە تایبەت ئەوانەی با بڵین هەژارن ئانیش زرەختیان لەسەرەکەی ڕاستەخۆ تۆ ڕۆژانە پێویست بەنانە پێویستەکە دوای هەموو شتێک گران بێن نەک پێش هەموو شتێک چی بکەین یان چی بکرێ بۆەوەی ئەم بارەدۆخە تۆزێک هێور بێتەوە یان نان هەرزان بێتەوە. کاک شوانجان خۆی پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی ئەم کێشەی بەس ئێمە نییە ئەم کێشەیە یعنی ئەگەر لە مناڵەکەی خۆمانەوە ببینین هەتا پیاوێکی بەتەمەن بەڕاستی ئەمە کێشەی هەمیەتی چونکە ئەمە نان قوتی خەڵکە یعنی لە چینی فەقیرەوە تا چینی دەوڵەمەندەکان لەسەر ئەم نانە ئەژی کابرا ئەگەر کەمترین پارەشی پێبێ ئەتوانێت لە بازارە بچێ نانێ بکڕێ و ژیانی خۆی پێبەرێتە بەڕێوە بەڵام ئەوەی کە بکرێ یەکەم شت ئەبێ لایەنی پەیوەندیدار ئێمە لە زمانی حکوومەتی بەئەسەوانێ فڕنی سەمونمان هەبووە نانەوامان هەبووە جاران حکوومەت نەئێش ئێستا لە هەموو وڵاتەکانشە دەوڵەت خۆی ئەم کارە ئەکا ئەبێ بڕوا ئاردێک بێنێ بە سەرێکی گونجاو یان گەنمێک بێنێ بیداتە مەعمەلەکان بە سەرێکی گونجاو لەبەرەوەی ئاردگران دەبێ پێداویستەکان هەمی دابین کا بۆ نانەوە سەموخانەکان ئەگەر توانی ئەم شتانە بکە ئەو کاتە نان بە ڕێژەیەکی ئێستا وڵاتێکی وەکو ئێران هەمومان دراوسێمانە چەند ساڵە حساری لەسرە بەڵام بڕۆ ئێستش نان هەرزانە لەوێ لەبەر چییە حکوومەت یعنی سەیتەری ئەوەی کرۆ بەسەریا حتا جاران ئێمە ئاردمان لە ئێرانەوە هێنا ئێستا سادراتیشی قەتە کردووەڵێ لەبەر ئەوەی گرانی دروست نەبێ مەسلەی نان حکوومەت یەکەم بەرپرسیارە لەمەی کە نان گران بوو یعنی ئەگەر ئەو هیچ شتەکە خۆ ئێستا ئێمە هەموو شتەکانمان لە بازاڕی ئازاداکڕی هەر وەکو دوکانێکی پۆشاکێ یا دوکانێکی ئەمانەی کە موادی غەزاییە فرۆشن لە بازاڕە ئێمەش هەر بەو شێوازەین هەنی شتەکان هەمی لە بازاڕە ئەکڕی هیچ هاوکاریەکمان نییە یعنی بگرە بارگرانیشە لە سەرمان ئێستا دارێکی زەڵمە ئێستا مشکلەیەکی داری زەمانمان هەیە هەموو کرێکارێک کە 6 بۆ 7,000 ماهانە لێمانە سێنێ یعنی هیچیشمان بۆکە هیچ زەمانێکیش نییە یعنی ئێستا بڕۆ بانقی زەمان بزانە دینارێکی کرێکاری تایە سەری مان پارەکەمان لێ وەرە گیرێت و ئەبرێت و کەسیش نازانێت ئەگە کرێکارێکمان مەسەلەن چەند مانیانی وڵا بابەتە هەموو مانگانە ساڵانە لە باجی کرێکارەکانیشتانە دەنیەوەیانەوە هەموو مانگێک کرێکارێک ئێستا نانەوەخانەمان هەیە کە لەبەرەوەی هاتوون لە نانەوەکەیە بۆ نمونە چەند کرێکارێکیان بۆ نووسیوە ئەمیش هەر نەیتوانێت ماگانە پارەی کرێکارەکان بدا نانەوەخانەمان هەیە 25 میلیۆن بۆ 30 میلیۆن دینار قەرزارە ێ باشە خۆ هەموو نانەوەکەی بفرۆشە 2 میلیۆن دینار ناکە تێگەی ئەنجا ئەم پارەیش کە بەڕاستی وەریەگرن ئێستا لە وڵاتانی کە لە ئێران خەڵک خۆی ئەچێ واستە ئەکا لە بەروی زەمان بگرێ لە بەروی ئەزانێ پارەکەی پارێزراوە ئەچێتە باقێکەوانێ سەرفەکرێتەوە بۆ کرێکار بەڵام ئێمە لەم وڵاتەیە پارەکەمان پارێزراو نییە سەری مانگ ئێستا بڕۆ بانقی ئەو پارەی کەلی وەرەگرن دینارێکی کرێکاری تیان نییە ئەم سەری مانگە هەمی ئەڕوات کۆتایی پێ کرێکار چی بکە ئێ باشە بەڕاستی ئەم هەموو بارگرانیان لەسەر ئێمەش دروست کرد و هیچیش
ئەگەنە ئێستا بێ پارەی کرێکارەکانیش خاوەن فڕن و نانەوانەکان بیان چونکە کرێکارەکە لە من زەمان نامیشم ئیش ناکەم لە بەرەوەی من پارەکەم دوایی هیچ زەمانێکم نیە خۆ نە تەقاوتیەکە کرێم نە هیچ شتێکە کرێم پارە نییە ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێت کێشە تام و دروست دەبێت چۆن ئەرە وەڵا ئێستا حالێن هەوڵێک بن کە جێبەجێ نەکرێت ئاخدی ئێستاکانی حالێن لە هەوڵی ئەوەیان هەتا لە هەفتەی پێشووتریشە ینی چوینەتە سندیکای کرێکاران چوینەتە قایم قامێت کتابمان کردو بۆم حافزێت کام شتانە ینی بەڕاستی بۆمان بکرێ بەڵامی تر کەواتە کاک سەڵا ئەگەر سوتەمەنی هاوکاری بکرێن و ئاردیشتان بۆ بێت ئەم دوو هۆکارە هۆکاری گرنگن بەڵام با دابنین بارەدۆخێک دروست بە و سعر بەرز بۆتەوە حکوومەت چۆن ئەتوانی هاوکاری ئەوە بکات بۆ نمونە هەموو دوکانێکیان هەموو شوێنێکیشکردن ساڵانە بێ یەک مانگی بۆ دەوڵەت بێ وەکو زەریبەیەک زەریبەتان لەسەر کەم کاتەوە کاراسانیتان بۆ بکە باشتان لە وەرنەگرێت کارەبای حکومی ئەگەر هەتان بێ بیکاتە سا 50 بۆتان ئەمە تەسیرەکاتە سەرەوەی بتوانن ئێوە نان هەرزانکەنەوە بەڵێ کاکشوە ئێستا حکوومەتی عێراقی بڵێن هەنی بەو هەموو وەزعی خۆشیانەوە کە ئەو هەموو شەڕ و مشکلەی کێشەی تایفەگەری و ئەمانەی تایە یعنی ئەوان هەڵسان وەزارەتی توجارە هەڵسا لە کاتی ئەم گرانبوونەی کە ئارد بە ڕێژێکەوە هەموو ڕۆژێکە وزانی 2000 فەردەی ئاردە چۆسەری هەستا عەقدێکی لەگەڵ معاملێکی گەورەی هەولێری خۆمانە کردووە مەسەرەن 20,000 تەن 30,000 تەن ئاردی لێ کڕیەوە ئەم ئاردەکە لێ کڕوە فەردەی ئارد مەسەن ئەگەر لە لێ کڕی بێ بە 45,000 دینار ئەم بە 45ەکە لێ کڕیوە ئەی باد لە بەغایە تەوزیعەکە بە 40,000 دینار هەڵێ لەبەرەوەی ئارد گران نەبێت لەسەر هاوڵاتیان لەسەر نانەوە سەموخانەکان بەڵام وەرە حکوومەتی هەرێمی ئێمە قەت بیرت لەوە کردوتەوە تۆ لە نەمامەلەکە لە ناو خۆتەیە ئەمە بێ لێرەوە بیبە کرێکیشی لێ بە لێوە داگرتن و ئەمانە تۆ مامەلەکە لە ناو خۆتە ئەی تۆ وەزارەتی توجاری خۆمان بۆچی ئەختێکی وان ناکەی بۆ نانەوە سەموخانەکان حکوومەت هاوکار نابێ ئێ باشەکە حکوومەت هاوکار نەبێ نانەوەخانە و سەموخانە هاوڵاتیان پێچێ بڕێەوە ئەمە واقع ئەمە کە من پێ دەڵم یعنی هەمووی داتایەکی 100% حەزەکەی لەم کەناڵیەوە من هەموو وەختەکان تێلێ هاتووە ینی ئەمە بەڕاستی بەدارەوە کاک ساڵان لە ئێستادا چ جۆرە ئاردێک بەکاردێنن ئێوە نرخەکەی لە چەنایە لە ئێستادا ئێمە ئارد دووسێنەوە ئارد بەکارێنین ئاردمان هەیە ئاردی تورکیە ئاردمان هەیە معمەلی هەولێرە ئاردمان هەیە ئاردی ڕووسیە بەڵام خۆشبەختانە ڕووسیەکە لە هەمی هەرزانترە بەڵام لەوەی هەولێر ژەرزانترە بەڵێ ڕووسیەکە لەوەی هەولێر ژەرزانترە بەڵام ئەوەیە بە تەنیا یەکسەر نابێ بەنان ئەوش بۆ نابێ بەنان نەک بڵێ قووەتی نییە بەس هەنێ ئارد هەیە هەویری لێ دروست هەویرێک لێ دروستەکرێ بەس هەنێ ئاردێ نانەکەی وشکە بێ یان سەمونەکەی وشکە بێتەوە ئێنی لەگەڵ ئاردێکی تورکیە یا لەگەڵ ئاردێکی کە لێشی دەدەی ئیتر نانێکی جوان و سەمونێکی جوان دەرەچێت کەواتە کاکسەڵا بەڕێز بۆ حکومەی تەجروبەیەکی زۆرت لە بواری ئارد و نانەوە و گەنما هەیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی داهاتووی چاندنی تۆوی گەنم هەر ئێستا کۆمەڵێکیان بەشێک لە دەشتایەکانی کوردستان تۆ دابشکە بەو شێوەی کە باشە بۆ ئارد ئەم بەرهەمە بەرهەم بێت و لە کارگەکانی خۆمانە بکرێتە ئارد ئەتوانین بڵێن ڕێژەی نرخی ئارد زۆر دابەزێ و ئیسفادێکی باش لێکەنیان بەم چالاکیە سادە کێشەکە چارەسەرە بێ کاکشۆنجان بەیەکشت ئەم کێشەیە چارەسەرە بێ زانی چۆنە ینی حکوومەتی هەرێمە بێ بدەوێت و نەدەوێت بێتە پێشەوە ینی بێتە پێشەوە کە هاوکاری هاوڵاتیان بێ بۆ نمونە بودجەیەک بۆ ساڵانە تەرخان بکرێت ئەو گەنمە ئەگەر لە زارعەکان وەری بگرێ مەسەلەن تەنی بە 700,000 بیداتۆ بە معاملەکان بڵێن تەنی بە 500,000 200,000 ئەبێ ئەمە خۆی ئەو باجەبدا هەر قانونیان لە هەموو وڵاتێکام شتا هەیە ینی جاران حکوومەتی باسیش هەر بەم شێوازە بووە ئێستا ئێران تورکیا هەر بەم شێوازەیە خۆیان گەرمێکەکردن بە سەرێکی گران بەڵام بدەیدنەوە بە معاملەکان بە سەرێکی هەرزان لە بەرەوەی نان لەسەر هاوڵاتیان گران دەبێت ئەمە بەم شێوازە ئەکرێت ئەجینان ناکرێت یعنی خاوەن معمەلێ تەنێ گەنم بچێ لە زارعەکان بکڕێ بە 700,000 و بچێ بە سەرێکی هەرزانتر بیفرۆشێتەوە ئەمە شتی وا هەر نییە ئەمە یەکەم ئەبێ ئەوە بکرێت دوو هەمیش یعنی من ئەمە لەم کەناڵی ئێوە بە هەموو بەرپرسەکانە لێم تقریبا 12-13 ساڵ لەمە و پێش
لە زاخۆ مەعمەلێک کرایەوانێ ئاردێکی وها بوو ئاردەکەی زۆر باش بوو جا ئێمە وەکو خۆمان وەکو نانەوە سەموخانەکان چین سەردانێکیمان کرد بزانین ئەم ئاردە لە ناوخۆیە بۆچی یعنی کە وەکو تورکیەکە دەرچووە کە چین لەگەڵ خاوەن مەعمەلەکە قسەمان کردوتمان باشە تۆ ئەم ئاردەی تۆ هەروەکو تورکیەکە وایە کوالیتی باش بوو کوالیتی باش بوو وتمان ئەم گەنمە ئەمە هەر گەنمی خۆمانە وتی کاکە ئەمە گەنمی خۆمانە بەس من بنەتەوەکەی مێناوە مەسەن لە تورکیاوە هێناوە یاومە بە چەند فەلاحێک گوتومە ئیمساڵ لەم گەنمەم بۆ بچێنن ئیمساڵ لەم گەنمە بۆ بچێنن ئیمساڵ لەم گەنمیان چەندووە ئەو گەنمێ یەکەم بۆ ئاردێکی باش زۆر بە جوانی شو بە ڕێکوپێکی بۆ ئەمەلیە سادە وتی ساڵی داهاتووتر زارەکان زیاترەکەم خۆم گەنمەکەیانە دەمێت هەڵام ئەو گەنمە بۆ بکەن و بێتان وەرگن زۆر باش کاک سەڵاح ئەمە کەمە دو پرسیار لە ڕووی کوالیتی ئەو نانەوە زۆر جار هاوڵاتیان گلەیەوە دەکەن کە زۆر نێکنان هەیە سۆدەی تێدەکرێت یاخود شتی دیکەی تێدەکرێت تاوکم نوانە جوانتر دەرکەی ئەمانە ئێوە چۆن سەرپەرشتیەوەکەن و چۆن ئاگاداری ئەم جۆرەشتانە دەبن وڵی بەنسبەتی سۆدەوە خۆی وەکو سۆدە لە ژنێ قامێت مەمنوعی کردووە ینی سۆدە نانەوەخانە و شتەکان ئەگەر بەکاریشی بێنن زۆر بەکەمی ئێستا کەم بۆتەوە کاتی خۆی ئێمە کۆبنەیەکمان کرد هەر مەمنوعیان کرد ئێتر چوین لە ئێران چۆنەڵی جێگرەوەیەکی سۆدەمان هێنا لە فاسی شاد دەرچوو ئیتر بەو شێوازە بەڵامتر ئێسش هەر نانەوەخانەکان بڵێم تیناکەن ئەمە ئەبێتە درۆسە کێشەکە سۆدەکەن یانی هەرچەند کاتیشمان کەمە بەس بڕات هەبێ کاک سەڵاحنێ نان هەیە زۆر جوانە ینی هەند جوانە برژێ لێوارەکانی ڕێکن بەڵام هەنێکیشمان هەیە ئەڵی لە شوێنێک ئەڵێ پاڵیان پێوەناوەڵی تووشی حادیسە بۆ ڕاستەکە ینی تۆزێک گەر چاودێریەکی چڕتر بکەن وەڵاهی چاودێری بە مهادەلی بەڕاستی لژنەی قامێت بازرگانی چاودێری بازرگانی ئەمانە مادەت چاودێری ئەو شتانە ئەکەن خۆشمانێمە وەکو نوێنەر یعنی کە ئەگەڕێن یاکە نانەوەکان کۆبوونەوەمانە بێ زۆرجار خۆمان ڕخنا لێگرین پیانەڵێن کاکە نانەکە دەبێ وا بێ وەزنەکەت ئەبێ کەم نەبێت یعنی ئەو شتانە هەمویان پیانەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک سەڵاح ساڵح نوێنەری نانەوەخان و سەموخانەکانی سلێمانی سپاس کەم دەرفەتە دوێن بەخشی سپاستانەکەم زۆر زۆر خۆشحاڵ لە خزمەتتان وڵاتزان خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە
تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵایزان دووارە سڵاوتان لێ بێت مێ دەکەین کامەران واسوودە بندور بن لە دەرد و بەڵا بەرەبەرە پلەکانی گەرما دابەزین بە خۆیانەوە بینن مێ دەکەین دەستپێکی گەرچی ماویەتی بەڵام بەرە وەرزێکی نوێیەچین لەرساغ و کامەران و تەندروست باش بن هەوڵەدەین لە دواتر لەگەڵ پەیامێرانمان زانیاری شار و شارۆچکەکان وەرگین وەروەها زانین بارودۆخی کەشوهەوا و هەروەها چالاکیەکان لە شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستان چی گوزەراوە. بەڵێشوان بابەتێکمان هەیە بەڕێوەچوونی ئاهەنگێکی دەرچوانی 54 قوتابی کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە لە هەولێر مەراسیمە بەڕێوەچووە خۆشبەختانە هەریانی هەمویان لەبەر کردو قورئان وڵی نازانم نژە بیبینی زانی هەمویان لەبەر کردووە خۆشبەختانە ئەم جۆرە چالاکیانە زۆر زۆر دەبینە لە هەرێمی کوردستاندا ساڵ لە دوای ساڵ ڕووی لە زیادبوون کردووە سوپاس بۆ خوا گەنجان و قوتابیان و منداڵانیش تەنانەت حەز بە فێربوونی قورئانی پیرۆز دەکەن و حەز بە لەبەرکردنی فرموودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم دەکەن لەو بارەیەشەوە ڤیدیۆکمان هەیە پێکۆبینەری ئەو ئاهەنگە دەبین. بەهاری تەڵان قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم سرای گشاوەی ژیان قورئان بۆ شادومانی. لە شاری هەولێر ئاهەنگی دەرچوونی 54 قوتابی لە بنکەی کوردستان بۆ لەبەرکردنی قورئان بەڕێوە چوو. قوتابیان لە ماوەی 6 ساڵدا توانیان تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن. ڕۆژەکە تایبەتە بە نسبەتەمە ئەمن کە مامۆستامە هەر لە بنکەی کوردستان و ئشرافی تەڵەبەی حافزەکانم لە بندەستا یعنی بەڕاستی لە خلالی 6 ساڵ حەفزی 30 جزئی قورئانەکەین ئەخوا بە زیاد بی و ئەو تەڵەبانە بە پەرۆشی بەڕاستی ڕۆژ نییە یعنی دێن لۆ ناونووسین ناوی خۆیان بنووسن لۆ حەفزی قورئان یعنی بەڕاستی خەڵکانێک هەیە پەرۆشە یعنی لۆ ناو حەفزی قورئان بێتن ئێستا تا مەزرۆن یعنی بەڕاستی کچمان هەیە یعنی وەختی دەوامیش کە خەڵاسە بی لە حەز ناکەم بگەڕێمەوە ماڵێ حەزەکەم مەجالەکە درێژتر بی بمینێمەوە لە بکەیت. بەشداربووان بەدڵێکی خۆشەوە باسییان لە سات و چۆنێتی کۆشش و هەوڵەکانیان بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد. بەڕاستی ئەوڕۆ ڕۆژێکی ئەوەندە خۆشە ناتوانم یعنی وشەکەم نییە دەری ببڕم لۆتانیا هەستی خۆمت پێ برێم. ڕاستە ئینسان زۆر جارواتە مەشا دەکەی دەرێ کەسێک بەڕاستی لە خۆشیدا بە زوانی ڕوانی لە ناخیدا ناخۆشیەکە بیشتەکە بی بەس بەڕاستی خۆشی قورئانی لە ناخدا لە ڕوحدا ئەوەندە خۆشە یعنی ناتوانم ئێستا بەڕاستی پێت برێم بە وشەکم هەبی برێم ئەوەندە خۆشە. خێزانەکەم ئەمن زۆر دائیمە لە هەموو کاتێکی دواوی دوعای خێری لۆ دەکەم زۆر یارمەتی دەرم بووە کاتێکە تاقیکردنەوە دەهات ئەگەر بێت و نەمتانی باە تا خواردنی لە بۆ ئامادەکەم زۆر طبیعی بلەکنی دەگوت طبیعیە ئەو ڕۆکە لەوانی بتانم لە دەری ناریم خۆم یعنی زۆر یارمەتی دەرمە خوا خێری بنووسی منداڵەکانیشم بە هەمان شێوە. سپاس بۆ خوای گەورە کە یارمەتیدان بە لەبەرکردنی قورئانی تەواوی قورئانی پیرۆز بەڕاستی هەستێکی یەکجار خۆشمان هەیە داواکاری لە خوای گەورە لێمانی قبول بکات و سەربەرزی دنیا و دا ڕۆژمان بکات. گرنگی لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەوەیە کە نیەتت پاک و خاڵص بووی لە بۆ خوای پەروەردگار و بەتایبەت دەبوو ڕازیکردنی خوای پەروەردگار لەبەری بکەیت. لێرەدا بە پلەی دووەم دەرچووم لەسەر کۆی گشتی حافز قورئانەکانی ئەوڕۆکە دەرچوین و هەروەها لە زانکۆش بە پلەی دووەم دەرچوومە لە خوای گەورە بە زیادی ئەو فەزڵی خوای گەورەیە و ئەوەش ئەوە دەردەخات ئەو قوتابیەی کە بیەوێ قورئانی پیرۆز لەبەر بکە ئەگەر نیەتی وا بێت بتوانێت ئەو قورئانە بە خاڵسی لە بۆ خوای گەورە لەبەر بکات و بیەوێ نمرەی باشیش لە قوتابخانە و زانکۆکان بەدەستبێنێ ئەوە بە هیچ شێوازێک ڕێگری ناکات لەوەی کە ئەو قوتابیە نمرەی نزم بەدەستبێنێت یاخود سەرکەوتوو نەبێت.
بنکەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە و هاوڵاتیانیش بە تامەزرۆیەوە ڕوو لەو بنکانە دەکەن تاوەکو زیاتر شارەزای قورئانی پیرۆز بن و لە دڵ و سینەیاندا هەڵی بگرن. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ. بەڵایزان چنە لای هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە. سامان سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لای تۆچی. بەڵێ شوان سڵاوتان لێبێ، سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پەیام بێت. لە زانیاریەکانەوە دەست پێ یەکەم لە بابەتێکی کشت و کاڵیەوە سەرەتا بەشێک لە باخەوان و جوتیارانی شارە زۆر نیگەرانن لە دەست و شکە ساڵی کە ئەم ساڵ بەشێکی زۆر یاخود دەتوانم بڵێم تەواوی باخەکانیان وشک بووە کە ڕێژەیەکی زۆر داری بەرداری تێدایە. من کەمێک پێش ساستەردانی باخەوانێکم کرد کە بە تەواوی باخەکەی لە ئەنجیر و لە هەنار و لە گوێز و لە ترێ بە تەواوی وشک بوو، بۆ ئەویش بۆی وشکە ساڵی وەدێ کە هەم بیری حەفریانەیە کە بیرە حەفرەکان وشکی کردووە، هەم ئاویشیانە بۆی کە باخەکانیان ناودەن زیاتر لە مانگونیوێکە باخەکانیان ناو نەداوە لەبەرەوە باخەکانیان بە تەواوی وشک بووە. من قسەم لەگەڵاکردن وشک بوونی و باخانە بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای هەڵەبجەش بۆی وشکە ساڵی و وشکبوونی ئەو حەفرانەوە و نەبوونی ئاوە دەبێتەوەی کەمبوونەوەی بەرەمی هەنار بە تایبەتی لە ئەم ساڵە کە ساڵانە 35,000 تۆن بۆ 40,000 تۆن بەرەمی هەنار لە هەڵەبجە بەرەم دێنر لەلایەن باخەوانەکانی سنوورەکەەوە. بەدەر لەم بابەتە ئێستا من لە بەردەم بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەم ماوەی 2 ڕۆژە نیگەرانی خۆبەخشانی تەندروستی لە ئارادایە بۆەوەی کە تەندروستی هەڵەبجە لە ڕێگەی لیژنەیەکی وەزارەتی تەندروستیەوە 130 ناویان بڵاو کردوتەوە بۆ میلاک بۆ دامەزراندن لە نەخۆشخانەی بیارە کە سەر بە بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجەیە. دوێنێ دەوامی تەندروستیان پەک خست و ئاماژەیان بۆ کرد کە جۆرێک لە ناشەفافی نەعەدالەتیە لەو ناوانە ئەوان بڕیار بۆ پێشووتر فۆڕمیان بۆ 30 کەس بڵاو کردبووە، بەڵام لە ئێستادا 130 کەس ناوی بڵاو کراوەتەوە کە ئەمان دەڵێن ئاگاداری ئەو 100 کەسە نەبوون کە تەندروستی ئاماژەی بۆ کردووە. ئێستاش ئەمڕۆ بۆ دووەم ڕۆژە بەردەوامن لەسەر ناڕزایەتیەکانیان هاتوون مافەکانی خۆیان وەربگرنەوە لە پشتی منەوە هاتوونتە بەردەم بەڕێوەبەراتی تەندروستی لێرە گردبوونەتەوە وە خێمایان هەڵداوە. چکە لایەنە پەیوەندیدارەکان ئەوەندەی ئاگادار ئەوەی کە خۆیان باسی دەکەن بە ئەو پلان و پێوەرانەی بۆ دامەزراندن کراوە بڵاویان کردەوە. ئەمانە با بڵێن ئەو گلەیانەی دەکرێت لە جێگەی خۆیاتیان گرفتێک هەیە لە هەڵبژاردنەکانە چۆنیەتی دیاریکردنی ئەو سەد و ئەوەندە کەسەیە. شوان ئەمان ئەوەندەی کە زانیاریە بێ لە خۆبەخشانی تەندروستیەوە ئەوانەی کە زانیاریان بە میدیاکان و بە ئێمەدا ئەوان ئاماژە بۆکەن کە ناشەفافی نەعەدالەتیە لەوەی کە خەڵکانێگەیە لە دەروی وڵات سەرقاڵی خوێندنە بەڵام ناوی گەڕاوەتەوە لەو لیستە، خەڵکانێگەیە بە خێزانی بە عایلەی برا و برا دایک و ژن و کوڕ و کچ و ئەمانە ناویان لە ئەو لیستەدا هاتوتەوە، بەڵام کۆمەڵێک کەسانەیە لە کە خۆبەخشیان کردووە لە سەردەمی کۆرۆنا لە نەخۆشخانەی وەفا خزمەتیان کردووە بەڵام ناوی نهاتوتەوە. دکتۆرەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە 6 ساڵ تەواوی کردووە، دکتۆری پزیشکی گشتی دەدانە بەڵام تاکو ئێستا ناوی لەو لیستەدا نهاتوتەوە. ئەمان داواکەن کە هەموو چین و توێژە جیاوازەکان پشتگیریان بکات، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە شێوەیەکی گشتی پشتگیریانەکەن هاتوونەتە ئێرە بۆەوەی کە لە نزیکەوە پشتگیری داواکانیان بکرێت، هاتون بۆەوەی کە مافیان بۆ بگەڕێنرێتەوە. داواکەن پرۆسی دامەزراندن لە هەڵەبجە ناشەفاف نەبێت و شەفاف بێت بۆ کەسانی کە مستحقن، بۆ کەسانی کە ماوەی چەند ساڵێکە لە کەرتی تەندروستی خزمەت دەکەن. بۆ بەدواداچوونی ئەم کەیسەش پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری عومەر گوڵپی داوایکی ئاڕاستی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردو بۆی کە بە شێوەیەکی جدی کار بکرێت و بەدواداچوون بکرێت بۆ داوای ڕەوای ئەم خۆبەخشانی کەرتی تەندروستی، ئەم دەرچوانی تەندروستی کە ماوەی 2 ڕۆژە ناڕزایی و نیگەرانی وەگردبوونەوە خۆپیشاندان لە بەردەم تەندروستی
هەڵبجە ئەنجام دەدەن. سامان ڕۆژی ڕابردوو بەشێک لەو خۆبەخشانە ئاماژیان بۆ دەکرد کە دەستی حیزبی لەم کارەدا هەیە و بەشێک لەوانەی کە دامەزراون حیزبین و لایەن حیزبەوە دانراون ئەمە تا چەند ڕاستە تا چەند بوونی هەیە؟ دانیار ئەو زانیارانی کە لای ئێمەیە لەلایەن ئەو خۆبەخشانی کەرتی تەندروستیەوەیە لەلایەن ئەو دەرچوانەی بەشە تەندروستەکانەوەیە کە لێرە بە ئێمە دەڵێن بە دوواداچوونیان کردووە و ئێمەش خۆمان بە دوواداچوونمان کردووە بەجددی یعنی ئەوە ڕوون و ئاشکرایە کە دەستی حیزب بەڕوونی دیارە بەو پێی کە کەسانی نزیکی بەرپرسانی تەندروستی تێدایە دەمدامەزراندانە کەسانی تێدایە کە بۆ نمونە ساڵی پار تەواوی کردووە بەشی پزیشکی تاو کردووە لە لیستەکەدا ناوی هاتووەتەوە کۆمەڵێکە زێرە ئاگاداری لە دانیشتوی شاری سلێمانیە لێرە ناوی هاتووەتەوە لەو لیستەدا بە دوواداچوونی زۆر کراوە بۆەوەی کە بە ئاشکرا دیارە ئەمان دەڵێن کە دەستی حیزب جۆرەك لە جۆرەکان بە ئەم پرۆسی دامەزراندنەوە دیارە پێشووتر ئەوە ڕاگەێنرا بوو کە تەنیا 30 کەسیان دەوێت بۆ نەخۆشخانەی بیارەکە دابمەزرێنجێت بەڵام لە ئێستادا کە ناوەکان ڕاگەێنراوە 130 کەس ناویان بڵاو کراوەتەوە لەوەی کە کاندیدن بۆی کە لەو نەخۆشخانەیە دابمەزرێن ئەمانیش دەڵێن بە شێوەیەکی ئاشکرا بەڕوونی دیارەکە ناشەفافی و نەعەدالەتی لەم شێواز و لەم پرۆسی دامەزراندانە هەیە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئێستا لە پشتی منەوەیە دوێنێک بەڕێوەبەری تەندروستی لێدوانێکی دابوو دژی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە ئەوانیشی نیگەران کردووە بڕیار ئەوانی سکاڵا دژی بەڕێوەبەری تەندروستی هەڵبجە تۆمارکەن. بڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان سامان فەتاح سپاس بۆ زانیارەکانت کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی. بەڵامسان و خۆشەویستان دەچینە حاجیاوە لەوێ خولێکی هاوینە تاوا بۆ پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبینەوە بارەوە. خولی هاوینەی منداڵانی بەشی باخچەکانی نووری حیکمە لقی حاجیاوایە تەمەنیان تەنیا 5 بۆ 6 ساڵانە لا مەراسیمێکی تایبەتدا کۆتاییان هێنا با خولی هاوینە و بڕوانامەی بەشداری با بەشداربووانی خولەکە درا بەڕێوبەری خولەکە دەڵێت ئامانجیان پەروەردەکردنی ئەو منداڵانەیە با پێگەیاندن و تێگەیاندنی ڕاست و دروست هەستاین بەکردنەوەی خولی هاوینەی بەشی باخچە بۆ منداڵە چاوگەشانە کە ئێمە لە سەرەتادا ڕاستی بەلامانەوە قرس بوو بەڵام خی گەورە بۆی ئاسان کردین کە ئەم خولە بکەینەوانێ چون تەلەبەکانی ئێمە 4 و 5 و 6 ساڵن و ئامانجمان لەکردنەوەی ئەم خولە بریتی بۆ لەوەی کە ئێمە تاکێکی بەرهەمدار و واروە سودبەخش و سودمەند بۆ کۆمەڵگا بەرهەم بهێنین ئێمە لە دەستگای نووری حیکمە چەند بەشێکمان هەیە ئەمانە کە ئێستا ئاهەنگمان بۆ کردن کە ئاهەنگی کۆتاییانە بەشی باخچەیە و هەروەها بەشی پەپولەکانمان هەیە و هەروەها ئاستی منداڵان و نەوجەوانان و بەهرەدارانمان هەیە بە هەمووی ئەو قوتابیانە کە لە دەستگای نووری حیکمە دەخوێن بە هەموو بەشەکانیوان زیاتر لە 600 قوتابیمان هەیە کە لە ڕۆژی شەممەوە تاوەکو پێنجشەممە داوام لە بینای حیکمەدا دەکەن وەکو مامۆستایەک لە دەستگای نووری حیکمە پەروەردە ڕۆشنبیری هەستاین بەکردنەوەی ئەم خولە جگە لە دەوامی کەی حیکمە ئەم خولە هاوینەمان لە تەمەنی 4 ساڵیەوە وەرگرتووە بۆ ئەوەی بتوانین منداڵێکی تەندروست و باش پێ بگەێنین هەر لە منداڵیەوە بەرنامە و ڕێبازی جوانیان فێر بکەین بە پێچەوانی ئەو دەستگا و ڕێکخراوانەی کە دەیانەوێت منداڵەکانمان گەنجەکانمان بەلاڕێدا ببن سپاس بۆخوا کە سوودی زۆریان بینی و شتی باش فێر بوون. هاتون بۆ خولەی فێری تاکانیمان بوون 6 پێیانە باوەڕ بە خودا باوەڕ بە فریشتەکان باوەڕ بە کتێبە ئاسمانیەکان باوەڕ بە پێغەمبەران باوەڕ بە ڕۆژدوای باوەڕ بە قەزا و قەدەر قوتابیانی بەشداربووی خولەکەش خۆشحاڵن و سوپاسی سەرپەرشتیارانی خولەکە دەکەن دەڵێن سوودێکی باشیان لەم خولە بینیوە ناوم لالە ڕابەرە دەستخۆشی لە ماوەسان دەکەم پێش پاکانی ئیسلام فێر بوو شاتومان نوێژ ڕۆژوو زەکات حەجی ماڵی خودا
منا ومع سفرة من بجان كدوا لخوري حكمة دشت خوشنا مع مصاكان كدوا دوها وفير قرآن يبون استغفرت القرآن كان بودلم بسم الله الرحمن الرحيم والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم نضربناه أسفل لسافلين إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون فما يكذبك بعد بالدين أليس الله بأحكم الحاكمين. ساڵانە لە هەردوو وەرزی هاوین و زستاندا دەستگای نووری حیکمە لە زۆربەی شار و شارۆچکەکان خولی تایبەت بۆ منداڵان دەکاتەوە ئامانجیان پەروەردەکردنیان و فێرکردنیانە بە شێوەیەکی ڕاست و دروست. ئەگەر کۆمەڵێک دەستگا و ڕێکخراو هەبێت بیانەوێت منداڵان و ناوجوانان بەلاڕێدا بن ئەوە لە بەرامبەردا کۆمەڵێک دەستگا و ڕێکخراوی تر هەیە وەکو دەستگای نووری حیکمە دەیانەوێت منداڵان بە شێوازێکی تەندروست پەروەردە بکەن. لە قەزای حەجاوەی سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ. وڵایزان هاو شێوەی حاجاوە لە قەزای سێ ساتخیش هاوکارمان محەممەد چۆتە خولێک ئاهەنگی کۆتایەتی خولێکی هاوینەی نەوجوانە لەوێ ڤیتێکی بۆ ئامادەکردن پێکەوە بینەری دەبێت. والله منكم سپاس و ڕزم هەیە بۆ مەمفەخر زۆر دەستخۆشیان لێکم کە ئەم پرۆژەیان داناوە زۆر دەستخۆشی لە مامۆستایان و لە هەموو سەرجەم ئەم کەسانی لێرە من وڵی خۆم لێرە زۆر فێر بووم زۆر سوودم بینووە هیوازارم ئەوانە کە هاتوون بن بۆ ئێرە و سوود دێبین. ڕاستیەکەی ئەمانە زۆر زۆر یارمەتی منیاندا سوودیشم زۆر لێ بینیوە هینیشە و مامۆستا عوسمانیش زۆر یارمەتیدان لەگەڵ مامۆستا ڕێبوارە زۆر سوپاسیانەکەم سپاس و پێزانینیشیانەکەم ئێستا ئەو مامۆستانە زۆر یارمەتی منیان داوە. مناڵی هەیە بینێرێ بۆ ئەم ڕێکخراوە زۆر فێر شتی باشە بن و ڕەوشتی جوان و قسە لە دایک و باوک ئەخۆنەوە ئیتر سپاسی ئەم مامۆستانەوە مەڵایی مناڵەکەمان زۆر چاکە و شکر گوێی گرتووە و ئیسیفادەیەکی باشی کردووە ئینشەڵا ئەم ڕێ بگرن. ئەنجومەنی سێ ساڵقی کۆمەڵی دادگەری و کە خولێکی هاوبەشمان هەبووە لە نێوان ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی شارە زۆر کە ئەلحەمدولیلا دوای خولێکی سێ مانگی خولێکی هاوینە
کە بەردەوام بووین لە مانگی 6 دەستمان پێکردەوە ئەمڕۆ کە لە مانگی 30 2022 کۆتاییمان بە خولەکە هێناوە کە ئەلحەمدولیلا خولێکی سەرکەوتوو بووە ئامانجمان لەو خولەدا ئەوە بووەکەوە ئێمە نەوەیەکی تەندروست و نەوەیەکی ساڵح و بخوا سولحا و پەروەردە بکەین لێرە لە شوێ هاویندا قوتابیەکانمان ئەو فەراغی کە هەیەە ئەو مەجاالەی کە هەیەە بە ئیزنیخوای گەورە بتوانین سوودمەند بن لای ئێمە وەلای ئێمە دڵنیا بنکەوە ئێمە ئینشاء الله بۆی کەوا پەروەردەیەکی ڕەسەن و دروست پێشکەشیان بکەین بە ئیزنیخوای پەروەردگار. خۆشەویستان زانیاریێکمان هەیە لەسەر مەکەی پیرۆژ و بەردەڕەشەکە لە مەکەی پیرۆز و کعبە پێکۆبینەری و زانیاریە دەبین. لديار الله أمضي أطلق الرحلة أدخل الميقات شوقا أبدأ الغسلا ألبس الإحرام حتى أحتوي معنا وأصلي ركعتين قربة لله. كاتك إمام عمر حجر أسودي ما شكرت إحراجي ئەوە بوو کە ئێمە لە بتپەرستی لە بەرپەرستی وازمانێناوە نەوا خەڵک بە بەرپەرستی حاڵی بێ ئەی فەرموویە حەجەر إني أعلم أنك حجر لا تنفع ولا تضر ولولا أني رأيت رسول الله صلى الله عليه وسلم يقبلك ما قبلتك. من ئەزانم تۆ بەردێکی زەرەر و قازانجت نییە لەبەرەوە نەبێ کە بینیومە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماچیە کردی ماچم نەکردی یعنی لەبەرەوە ماسەکە. لا معجمة هاتوها كوا إمام علي فرميتي بلا يا أمير المؤمنين ترفع وتضر. فرميتي شون زرر قازانجية فرميتي خواهي جورك يناوي تسرزوي هرچي ناوي نوي آدما لبطاقية كازماني بو زمانكي در يناو خصي تسر زمانكي هر كسيك ديت أمشونا سلامي ليكا دسي ليدا ماتشيكا إلا للرج قيامتا چاوي ليتي أيناسيتو وزمانشي شاتي بودا بحق. إمام عمر فرمي لا أبقاني الله في مجلس لست فيها يا أبا الحسن يا أخوة شونك أنا بمتولي نبي يعني أما بتفرستيكانية برتفرستيكانية بلكو أما كاركي آسان نية كإنسان بيت أمجيكيا وإذ جعلنا البيت مثابة للناس خواهي قورة بيتي كردوتا شويني كو كردنوي پاداش بو خلقي نوێژێکی 100,000 نوێژە یان شوێنی خروشانی خەڵکە بۆی یەثوبونە ئیلەی چونکە هەواری دڵەکانە تەهوی ئیلەیهی ئەفئیدەتوهم دڵەکان هەمووی ئەڕژێتە سەریە وەکو کەوتن ئەکەوێ بەسەری. أقصد البيت العتيق وألبي في الطريق رب لبيك فقد جئت من فج عميق جئت يا ربي إليك عبدك بين يديك فاحتسب لي توبة كل آمالي عليك. لە دەرگاکەی کەعبە بۆ حەجەر ئەسوەد پێوتێ مولتەزەم دەرگاکە تاوەکو حەجەر ئەسوەد پێوتێ مولتەزەم لەبەرەوەی ئیلتیزامەکرێ واتە باوەشی لێ ئەدرێ سونەت وایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سنگی و دەموچاوی مبارەکی و قۆڵی لێداوە شوێنی دوعاکانە ڕێکی بەیت المەعمورە کە قیبلەی مەلایکەیە لە ئاسمان هیچ دوعایە نەکراوە لەوێ ئیلا قبول بووە لەبەرەوە دوعاکان لەوێ ئەگەر کرا یا مقابلی ئەوێژ ئینشاء الله دوعاکان لە هەموو شوێنێکی ئێرە قبوڵە بەڵام ئەوێ یەقینی دوعا هەیە کە شوێنی دوعاکردنەکانە لەوێ کە بکرێ بەبێ عەزەدان. لبيك يا كريم لبيك حن قلبي
لبيت ربي حن قلبي لبيت ربي أطوف وأسعى بيت بریتە لە 4 ڕوکن، 2 ڕوکنی لەسەر ئەساس و شوێنەکەی خۆی ماوەتەوە، ڕوکنی حەجەر ئەسوەد و ڕوکنی یەمانی. ئەم 2 ڕوکنەکەی براوەتە دواوە، ڕوکنی عێراقی و ڕوکنی شامی، یعنی کە کەمی کردووە کە نەیانتوە تەواویکەن لێرەیان بڕیوە چۆتە دواوە. ڕوکنی حەجەر ئەسوەد سونەتە سەڵامی لێ بکرێ، ماچ بکرێ، دەستی لێ بدرێ. ڕوکنی یەمانی تەنیا دەست لێدانە، هەردووکیانە فەرمێ گوناح بە ئینسان و نایەڵن و دوعا لە لای هەردووکیان قبوڵە. چەندها ئەثەر هەیە کە لەو شوێنانە لە هەر شوێنە دوعایە کراوە بۆ هەر ئومورێکی دینی یان دنیایی، خوا گەورە قبوڵی کردووە و ئێمەش هەر بۆ دوعا هاتوین، ئینشاءڵڵا دوعامان بۆ هەموو. وخلف المقام إبراهيم صلاة الله وتسليم وخلف المقام إبراهيم صلاة الله وتسليم. عزیزان با هاوکاری هاوکارمدانی یادوەردین و هاوکارانم لە ستۆدیۆ کۆنتڕۆڵ بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین لە ئامانەتی خوادا. هیوایتە دروستێکی باشتان بۆ دەخوازیین خواتان لەگەڵ.